بەڕێزان لەرکن سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەدارتان شاد دەبمەوە خۆشحاڵێکەشم لەوە سەرچاواگرێ بەڕاستی لە یادمان ڕۆژانێ بوو کاتێک کە پرۆگرامی تایبەتمان سەبارەت بە ژینگە پێشکەشە کرد هەم نە لەسەر ئاستی دا و دەستگاکانی حکوومەت هەم لەسەر ئاستی خەڵکی کوردستان حتا هەم لەسەر ئاستی خوێنەواران و ڕووناکبیرانی کوردیش ئەو گرنگیەی نەبوو کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیەی. ڕاستی خۆزگە و 100 بریا و 1000 بریا ئەو پرۆگرامانەی کە لە ڕابردوودا کردومانە هەر ساڵانەی ئیش لەسەر هەندێک لەو تەوەرانە بکرایەکە لە پرۆگرامەکاندا خستومانەتە ڕوو. هەڵبەتە کاریگەری هەبووە بەڵام هیچ کام لەو سێکتەرانەی کە تاوەکو ئێستا بە درێژایی 25 ساڵ لەم پرۆگرامانەدا قسەمان لەسەر کردووە لە سەرەتای ڕووداوە تا ئێستا بابەتی گرنگ و سنترال بووە لە دیدی میدیایی و لە تەرتیبی ئەولەویاتەکانی ئێمە بووە واتە لە هەرە بابەتە لە پێشینەکان بووە کە بۆ ڕوودا و گرنگ بووە لە ئاستی چاوەڕوانیەکاندا کاری لەسەر نەکراوە. ئەگەر کاری لەسەر بکرایە هەڵبەتە ئێستا پیسی ژینگەی کوردستان لە ئاستێکدا نابوو کە بە هەستەوەرەکان هەستی پێ بکەین. ئێمە هەموو جۆرەکانی پیسبوونمان هەیە، پیسبوونی بیستنمان هەیە، پیسبوونی بینینمان هەیە، لە هەمان کاتدا پیسبوونی با هەوا و هەناسا هەڵکێشانیشمان هەیە و خاک و ئاو و هەوا هەر هەمووی بەیەکەوە ئەتوانم بڵم پیس بوون و هەمویان کار و کارلێک لە یەکترەکەن بەپێی توێژینەوەکانی کا هەیە. هەڵبەتە ئەمڕۆ لە بەدواداچوونم بۆ ئەم بەرنمەیە دازانیم زۆر دڵخۆش بووم بۆی کە بەس بەتەنیا لە زانکۆی کوردستان لە ماوەی 2 ساڵدا 30 بۆ 40 توێژینەوەی زۆر باش کراوە لەسەر مەسلەی ژینگە و ئێستا کوردستان وەکو لایەنی ئەکادیمە و شوێنەیە کە عێراق پرس و ڕاوێژ بە پسپۆڕەکانمانەکات بەڵام بەڕاستی لە چاو ژمارەی توێژینەوەکاندا لە چاو گرنگی ناوەندە ئەکادیمیەکانی کوردستان بە پرس و مەسلەی ژینگەکەمان ئەوەندە خاوێن نییە. هەموو شارەکان بە تێکڕا و بەداخەوە داخ و کەسەرەکە ئەوەیەکە پایتەختە جوان و لە بەردڵانەکەمان لە هەمووی زیاتر بەرکەوتووە بە مەسلەی پیسبوونی ژینگە. ئێستا ئاوڕێکینەوە هەندێک لە پرۆگرامەکانی ڕابردوو تیکە تیکێک پرۆدیوسەرەکەم ئامادەکارەکەم هەڵی بژاردووە پیشانتانەینەوە ئینجا لەگەڵ میوانە خۆشەویستەکانم دەسەکەین بە گفتوگۆکەمان. بەخێراتن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان، سپاس مامۆستایانی خۆشەویست خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، سپاس بۆ ئامادەبوونی ئەوەی بەڕێز و هێژاش. هەڵبەتە ئەزانم هەندێک لێوە ماستەرتان کردووە، هەندێک لەیەوە دکتۆراتان کردووە لە بواری ژینگەدا. هیوادارم ئەو بۆشاییانەی کە زانیاری و زانستی سنوورداری من درکی پێناکە لە ناو گفتوگۆکەدا دواتر ئێوە بۆم پڕ بکەنەوە و ئێوە بە هەمووتان گفتوگۆیەکی بابەتی چڕ و پڕ بەیەکەوە دروست بکەن. بەڵێ دەرهێنەر. ئەزانم هەندێک جار بابەتەکانی بەرنمەکانی من قسەی تاڵی تێدا دەکرێت بەڵام بەڕاستی قسەی تاڵ باشتر لەوەی کە ژیانی هەمومان تاڵ ببێ. ئەوە حاڵی درەختی قەراق شەقامەکانی کوردستانە. سەیری بکە خۆی لە تاوا ڕەش بووە. هەمووشمان دەناڵێنین بەدەست گرفتی خراپی سوتەمەنی لە هەولێر. دوای 4 ساڵتر حەزەکەم ئەمە بۆ هەڵگرن لە ئەرشیفە بزانە مرۆڤ ئەم وڵاتە هاوڵاتیانی ئەم وڵاتە تووشی چی کارەساتێکە بن. بە وڵاتان پاسە بینی بەس حەزەکەی سەیری بکەین. ئەوەندە دیقەی ئەو ڕکلامەی لەسەرێتی جوان و بەرزە لای ئێمە سەیری لە دواوە ئەم هەموو ڕەشێدەرەکە ئەمە چی؟ یعنیەتەوە پێمان بڵێ مۆلیدەکانی هەولێر بۆ نمونە گوڵاوە ڕێژن بەسەر هەولێر نەخێر پێنج ئەو گازوای لێکە بەکاردێ زۆرێک لە غەشکردن یاخود زۆرێک لە تێکەڵکردن بەکار بەس مۆلیدەکان نییە. هەر کەسێکمان کە ئۆتۆمبیل لێ قڕینە وڵاتە پیسەکەی بەتەنها سەرەتان نییە لێکەوتی ئەم هەفتا نەخۆشی هەفتا و 5 نەخۆشی وابەستێ بم هۆکاری پیسبوونە. هەفتانە هەمومان 5 گرام پلاستیک دەخۆین. معقول نییە 100 هەزارانمان لێ تووشی سەرەتان بکات. باشە بۆ کۆرۆنا دەمامکمانە کرد ئەی بۆ ئەم هەموو مادە ژەهرینەی لە ناو ژینگەکە چی بکەین؟ لە دایرەکەی خۆیان پلاستیکی مەمنوع کردو ئێمە داوەتە دەست قەدەر لە ئەی بۆ زێت ئەبێ بە پرسی ژینگەدا بچینەوە بەم هەموو ئەرز و ئاو خاکە جوانەوە لە 6ەم پیسترین شوێنەکانی سەرگۆی زەوی
هەژمار بکرین. هەم 29 لە سەدی شێرپەنجەی سیەکان دەگەڕێتەوە بۆ پیسبوونی بەرگە هەوا یعنی کە ئەوە پیس بوو خۆراک و سەوزە و میوەکەش بەرەکەوێ بێگومان دار هەیە ژینگە پیسکە بەڵێ درەختمان هەیە دوو مادە دەرەیە ئایزۆفرین و تێرپینۆیت ئەم بۆگەنی کە خەڵک ئەستی پێەکە تر جیازمان ناوە لوتمان خۆی بۆ بە جیهاز نزیکەی 4,000 نەخۆشی پەیوەندیان هەیە بەو دوو کەڵ و بەو مادە کیمیانەی کە لە سووتانی گاز و بنزین دروست دەبیتن لەسەر ئاستی عێراق پایتەختەکەمان چەندەم پیسترینە زۆر جا لە بینی دوم و سێم دەبێت پاش بەسڕە ئەتوانم چی مادەی قەدەغەکراو هەیە بەکاری بێنم بۆ بەرزکردنەوەی وەختان بڵێ لە ڕێی گوێر کۆمەڵێک پاڵاوگای هەواکە ئێواران میوانداریمان دەکات ڕوا بکە ئێوارە دارێتن بۆنی پاڵاوگەکان بە 100 قات و 200 قات و 1000 قات لە مولدەکەی گەلەگە لە خراپە دوای 32 ساڵی تر بەسە. ئێوەش بە خێراتن سەر چاوەکانم سەرەتا با لە جەنابتەوە دەست پێ بکەم وەکو خاوەن پاڵاوگەیەک ئەمما ئەوەیە زۆرتر ئاراستەی قسەکردنەکان و هەوڵەکانی حکوومەت ڕوو لە ئێوەیە کاک مەخدی دەمە ڕاستی تێدانە؟ وڵای ئەمە ماوەیەکە زیاتر لۆدەکە کەتە سەر پاڵاوگەکان زەختەکە کەتە سەر پاڵاوگەکان خەڵک لۆدی خستۆتە سەر ئێوەیە ئێوە لۆتان خستۆتە سەر ژینگەی کوردستان هەندێک لە ئەحلام هەندێک لە ئەحلام زیاتر چونکە میلەت هەز لە ئەحلام ڕادەگری ئەعلام بابەتی چ بابەتێک بور و ژێنێ خەڵک هەستەکەی مێدیا غەدرتان لێ دەکا؟ غەدر نییە غەدر ناکرێت بەڵام ڕاست بوو وا بوو ئەمە هەندێک پیسیمان پێوە هەبوو بەڵام ئێستا عالیان ئێستا ئەو کاتێتیدا دەژین لەگەر 5 ماگ لەمەوبەر 50 بۆ 160 فەرقی کردووە لەبەرەوەی هەڵمەتی تەسفێدوو دەستی پێکرد هەڵمەتی تەسفێدوو تعدا دەکەم ئێستا لە هەموو هەولێر یەک تەسفێدوو مابێ هیچی نما ئێستا دوو شتی سەرەکی لە ناو هەتا میدیا وەکو هەموو بوارەکانی تر هەتا وەکو میدیا سەرنج نەخاتە سەر بوارێک لە وڵاتی ئێمەدا هەوڵی چاکردنی نایرێ بەڕایتۆ ئەوە بە ئێوەشەوە بەسەریە لەبەر بەرژەوەندی شەخصی لەبەر قازانجی خۆی بەڵام کە شتەکە بووە ئەمری واقع دەبێ بیکەی یان دای دەخەم یان دەبی ئەوە بکەی بەڵام ئینسانەی کە میدیا کردی شتێکی باش بوو لە بەرژەوەندی ماڵ مناڵەکانی ئێوە لە بەرژەوەندی شخصی لە بەرژەوەندی دەوڵەمەنە لە بەرژەوەندی هەژارە لە بەرژەوەندی دەسەڵاتدار و بێدەسەڵاتەوە بەتەئکید تەسفێدووەکە کە کۆتایی پێهات ئەو کاکدشادیش بە عزووری کاکدشادیش علمی هەیە و ئاگاداریشە ها بۆ خۆی بەشێک بوو لە مەوزوعە کە زەختی کردەوە دەبی ئەو شتە نەمینێ ئەوە کە داخرا یەکەم شت بخۆم ئیسفادەم کرد مارو مندارەکەی من ئیسفادە کرد خەڵکەکە دەوروبەرەکەم خزم و کەسەکەم ئیسفادە کرد لەبەرەوەی ژینگەیەکی پیسی بەو هەوایەدا پەردە کرد بەڵام ئێستا کاکە خراپترین شت چی بوو کە زۆر جار دڵە پێ بەم میلەتە سوتاکات وەڵڵاهی خراپترین شت من وەکو خۆم تەسفێدوم نەبوو من خاوەن پاڵاو لە فەزای کوردستانە خراپترین کارەسات کە بە چاوی خۆتەوە بینی و هەڵبەتە لە دڵسۆزی تا هاتووی بۆ ئێرە دوانینەی بەتەئکید خۆم بە تاوانبار وەکو خاوەن پاوەن پاڵێک خۆم بە تاوانبار بزانی بالو ئەو ملەتەی و ئەو ژنگەی ئامادە نەبووم بێمە ئێرە باشە بەڵام هاتیمە واقعەکەی لە خەڵزاری ئەدای چی دڵ تێسووتان وەڵڵاهی یەک شت هەبوو یعنی خودی خۆم پێی مرتاع نەبووم کە لە ئینتاجی منیش هەبوو لە ئینتاجی بەروبوومی من هەبوو و پێشی مرتاع نەبووم پاشماوەی ئاوەڕۆکە لەگەر ئەو غازەی لە پاڵاوگە دەردەسی غازێکە ئێمە وامان نەزانی هەردوو کەڵە خاتە هەواوە نانەوە غازیش بۆ شتی تریشی بەتەئکید ئێستا ئەو دەرسە پیسەکەی ناو پاڵاوگە کە دەردەسی بۆ ڕەشا و شتەکاڵێ ئەوە پاشماوە پاشەڕۆیە بەڵام جگە لە پاشەوە چی لێ هات بە جۆگەدا دەڕۆی وەکو زێراب دەڕۆی هەتا ئەو سەری عاد دەیمژی و دەڕۆی دەچۆژێت خاکەکە ئەوەش پیسترین شت بوو لە ناو پاڵاوگەکان هەبوو لەگەر ئەو غازەی دەردەچوو غازەکی شل دەردەچوو لە بۆڕیەکان بۆ هەر پاڵاوگەک بۆریەکی هەیە تقریباً 20 بۆ 26 مەتر بەرزە دەبی لەسەر ئەو بۆڕێ ئاگر هەبی ئەگەر ئاگر نەبی ئەو غازە بە شلی پەر دەبی بەناو هەوایەکەیدا لە مەتبەخەکەی ماڵی خۆت غازەکە بکەوە ئاگری تێمەکە ئاگری پێمەکە بەس غاز کرابیتەوە چ کارە ساتە ئەوەش عینەشتە غازە دەردەسی بێ ئاگر بەڵام خۆشبەختانە ئێستا ئەو تەسفێدانە نما هیچ تەسفێت دووەک لە هەموو کوردستان نما بەس شتێکی تر ماوە ئەی ئەو ڕۆن و نەوتەی تێکەڵەکراوە گازی مۆلیدەی لێ دروستەکرا ڕەنج ئەوە کاتێک هەبوو بەڵام ئێستا نییە بەس چەندین ساڵ هەبوو بۆ خۆم ئەنجوو
چەندین ساڵ هەبوو بە تەکید هەبوو ئەوە چی بوو پێش کاکە ڕەنز ئەو کارە ساتە بەرمیلی ڕۆن بە 95,000 دینار بوو ڕۆنەکە کە ئاخر مەلحەلە لە بیرمە لە بەرنامەی لەگەڵ ڕەنجە گەربیرت بێت سەرنجی خرایە سەر بوو بە تەکید قەزەیەکی گەورە بوو بەس من کوالێتیەکان و سعرەکان زۆرێک جیاواز بوو قسەکە زۆر ڕاستە ئێستا ئەمە ئەو ڕۆنە ئاخر ئینتازی بەرهەمەکانمانە بیدایەت ئەمە بنزین وەردەگرین لە دوای بنزین نەوتیسپی وەردەگرین لە دوای نەوتیسپی گاز وەردەگرین بەڵام ئێستا ئەو ئینتازەی ئێمە پاڵاوگەکان نارێم هەر هەمووی 100 بەڵام 106 پاڵاوگەکانی کوردستان ئێستا ئینتاز و بەروبوومەکانی و کوالێتی گازەکانیان 100 باشە 100 نارێم وەکو ئەڵمانیا وەکو ئەوروپا وەکو ئەوانە بەڵام ئێستا ئەو گاز و منتوزەی لە ئێران دێت باشە یەکەم جارکە ئەم پرسە وەکو ڕوودا و وەکو بەرنامەی لەگەڵ ڕەنج وەکو پامنێرەکانمان هاوڕێکانم ئەم مۆزوعانە ئەوروژان ئێوە وابزانام زۆر کەیفتان بە ڕوخسارمان ناهات سەرەتا ئێستا چۆنن ئەمە لە هەموو بەرنامەکانی لە گەنڕانس متابعەت دەکەم لە هەر هەمووی نانە بەگشتەکانت ڕاشکاوانەیە زۆر زەری ئیشی لە ئێستاخواوەکانت بەڵام خۆم باسی من دەکەی کە من پێم ناخۆشە خەڵکی خاوەن بەرژەوەندی ئێستا ئەزانن کە ئەوە یەکەم شت لە بەرژەوەندی مناڵەکانی خۆیانە بەتەکید کاکە بەحزێک لەلایەن کاکە ڕەنج خاوەن پاڵاگاکان وەکو شەیتان پیشانی خەڵک دەدا بە خودای کاکە بینێران تەماشام کەن ئێستا من شەیتانم یان مرۆڤم وەکو ئێوە هەمووتان تەماشام کەن من مرۆڤم وەکو ئێوە بەڵام هەندێک لەلایەنەکان خاوەن پاڵاوگەکانیان وا پیشانی خەڵکدا دوژمنی ئەو ملەتەن ژەهر دەدەن ئەو ملەتەی شەیتانن یعنی کاکە ڕەنج واقع بوو ئەوە خۆی لە ڕاستیان ناغێکا ئەو ئێستاشی پێوە بێ با پێ بڵام ئەگەر ئەو پاڵاوگانەش نەبن با پێ بڵام ئەزمە دروستە بێت ئەگەر نرخ بەرزە بێتەوە بەڵام بەڕاستی ئەزمە دروست بێ باشتر لەوەی کە سەرەتان دروست بێت تاکید زۆر باشترە ئەمن بسم کەسابەت بکەم هەرچەندە عیبە کار بەدەستانی وڵاتی بەڕێزی من هەرچەنە عیبە بڵێن یا ئەبێ کورد ڕۆن و نەوتی بۆ تێکەڵ بکەی بۆی کە بە نرخێکی گونجا و سوتەمەنی دەست بکەوێ یان ئەبێ نرخەکەی بفڕە عیبە لە وڵاتی نەوتی دابین و لەمە بەدوا لەبەرەوەی کە هەندێک بابەت داوای ئەوە کرێ شتی پاک بەکار بهێنرێ لەمە بەدوا نرخ بفڕێ ئەوە عیبە ئەوە خەسەتێکی داری خراپە هیوادارم ڕوونایە پێت وایە ئەمە ڕووبات نامستەعیلە مستەکاکە ڕەنج ئەگەر دەرفەتەکەم بدە قسەکانم تاوکەم ڕۆژانێک هەبوو ئێمە خاوەن پاڵۆکان چرا بووین لە هەموو ماڵە تاریکەکانی کوردستان 3500 بۆ 4000 مۆلیدە لەو کوردستانە ئیشی دەکرد گەورەترینی ئەزمەی سوتەمەنی لە کوردستان هەبوو ئەگەر ئێمە نەباین 5000 شتە ئەو کاتی داتایەک هەبوو 4000 بۆ 4500 مۆلیدە لە هەولێر هەبوو ئەگەر ئەمە نەباین بۆ خودای ماری تۆ ماری من و ماری ئەو کەسانەش ڕووناک نەدەبەوە خۆی ڕاستە سەرەتا چرا بوون بەڵام بەس بەخوا ئێستا بوون بە تاریکی بۆ ئاسمانی هەولێر و وا کاکە ڕەنج ئێستا ئەمە تاریکی نییە بەڵام هۆکاری پیسبوونی ژینگەی کوردستان هەمووی کۆکراوەوە خراوەتە سەر پاڵاوگەکان چی ئێستا ئەبێ دەستەی ژینگا ئەبێ قایمقامیەت پارێزگار وەزارەتی ناوخۆ ڕاوێژکارم لەگەڵ دەستەی قایمقامیە کرد ئەبێ دوای ئەمە چی بکەن دەست بەرن بۆچی ئەڵەن خەریکی کەبابخانەکان پێ دوایە کەبابی ژۆک و پاڵاوگە مامە شتیوانیە کەباب لە هەموو وڵاتەکەیە بەڵام فلتەر هەیە ئەگەنا کەباب لە کوێی کوردستان هەیە کەباب نەبێت لە کوێی دنیا هەیە کەباب نەبێت بەس وەڵام منەوە نازانم دەستەی ژینگەوە بزانم بەتەمان لەمە بە دوای پاڵاوگە یەکسەر دەست بەرن بۆ کەباب وەنا نەخێنەر جەوهانیەنە ئەی چۆنە ئەمەکە دەستمان بە ئەوەی کردکە پاش کۆبنەوەکەی جەنابی مستەقبەلی کەباب چییە بێت کەباب لە بەخات بوونی زۆر خۆشەوی ناکەن بەس فلتەر لۆ دادنی فلتەری بۆ دادنین بە هیچ شتێک بەرامبەر ئینسانی محاڵ هەموو شتێک سادەبی ئەگەر مەقصد هەبی سادەبی تۆ بە کەباب خانەش وەکو ماسی فرۆشەکانە بار فرۆشەکانە ئەوانێک بە ڕەش و دار ئیش دەکەن ئەوانش فلتەریان لۆ دادنی زۆر ئاسان فلتەرەکە مەسەڵەن بۆ نمونە کواڵەتی فلتەرەکە چۆنێتی و جۆرێتیەکەی هەمووی دەستنیشان کراوە حسب مەطعەمەکەی چەند گەورەیە چەند گزکەی بەرە هەیە ئێستا ئەوەمانەی شەریکەکە لەکێوە دەستەکە ئەبێ کە بابخانەکان فلتەریان هەبێ لەو ڕۆژان لێژنەی دادنی مانگەدا دەست پێ دەکا ئەو هەفتەی دەست پێدا ئیستا ماسی فرۆشەکانمان دەست پێ کرد ئەوانەی ماسی سۆر دەکەنەوە باڵ فرۆشەکان ئەوان دەستمان پێ کردی ساشمان کردی نەیردووە باشە کەباب پیسیەکایە وەکو لانی ڤیزەبڵیەکەی وەکو بینینەکەی سەرنجستان لەسەری هەیە وڵای تا ئێستا بەس بە بینینەکەیە نەمانزانێت تووشی نەخۆشی بکەیاننا زیاتر دکتۆرەکان مەنزەڕی دووکەڵەکە خراپە
هەرچەندەوە دواتر قسەی لەسەرکرێ باشە فەرمووت پاڵاوگەکان ئێستا ئۆکەین ئەوەی کە من بیستومە بەس لە ناز و قەیوان و کار مۆڵەتی ڕسمیان هەیە ما باقی هەرچی هەیە مۆڵەتی نییە ڕاستەوە ڕاست کاگەنزات و پرسیارەکان دەکەین بەڵامەکەش دەدەیەوە بەنسبەت پاڵاوگەکان کە بڕیارەکە دەستی لە پاڵاوگەکاندا وەڵام نەیتەوە هەمووش دەدەینەوە مەزار زۆرە دەستمان بە پاڵاوگەکان سەرەتا دەستمان بە پاڵاوگە تەسفێدوەکان کە تەسفێدوەکان زۆر خەتەرتر بوون لەو پاڵاوگانە لەبەر ئەوەی پاڵاوگانە ئەوانەی ئێستا کار دەکەن هەندێکیان زۆر باشن بەڵام مۆڵەتیان نییە مۆڵەتی یاساییان نییە بەڵام تەسفێدوەکان هەم ئاسما هەم هەوا و هەم خاک و هەم ئەوی ژێرزەویان پیس دەکرد هەتا ئەوە دەڕۆیشتە تا دەگەیشتە ئەو ڕووباریان ئەو دەریاسە کە دەگەیشتە ناوێندەر زیندەوەری ناو ڕووبارزیەکە دەریاسەکانشی دەکوشت ئەو زەویە کە بێدا دەچوو جارێکی بەکە لە کوشتکار نەدەهاتەوە ئاوی ژێرزەویەکەش بەکە لە ئاو دێری خواردنەوەی نەدەهاتەوە ئەنی زۆر خراپ بوو دەستمان پێکرد هەتا ئێستا نزیکی بامشتەوە نزیکی ئەو لەو ئەو ڕۆژ سێ پاڵاوگەمان داخستێ 57 پاڵاوگەمان داخستێ هەندێکیان هەندێک ئیشەکانی خۆیان گۆڕی هەندێکیان لەوانە لەو 138 هەندێکیان کردیانە قیر ینی ئێستا ئیشەکانی خۆیان گۆڕی هەندێکە بە خۆیان داخستیا ئێستا داتە ئێستا ینی ئەو ڕۆداتایەوەمان کردیە لە قوشتەپەی لە 34 11 پاڵاوگە ئیش دەکە پاڵاوگەکانی بە شێوەی چەندیان گۆڕیان بۆ قیر تقریبا 6 ئەی قیریش دیسان مخەلەفاتەوەی ئەو نەوەچی پاڵاوگەی نیە ئەو زیاتر سیستەمی زیاوارە پلتەری هەیە ئەو پاڵاوگەنی ئێستا ئیش دەکەن لەسەر ڕێنمایی ئەمە ناتانی بەخۆی قانون یاسایەکەیە هەر پرۆژەکە ینی پیشەسازی بی کشتتوکاڵی بی تیزاری بی هەر کەسە لە وەزارەتی خۆی مۆڵەتۆر دەگری ئەگە مۆڵەتۆر نەگرێ ئەمە ناتانی ڕەزامەندی بدەینێ دەبێ مۆڵەتی بەزەڕم بەس ئەمە بەکاتی باشە مۆڵەت دراوە بە شتی نایاسایی نەخێر کو مۆڵەت دەدرێگە شتینە یاسایبی آخر ئەوانە بەس خۆی سێدانە یاساییە مۆڵەتیان نەدرایتێ ئەوان ئێستا ئیش دەکەن مۆڵەتێن نەدرایتێ بەس بەشێکی ڕێگە پێدراوێ ڕێگە پێدراوین ئەو مەرزانەی ژینگەانە بەڵام ڕێگە پێدراوی مەرزەکانی ژینگە لەسەر دەبێت وەکو فلتەر ئەزانم یعنی من لەوە جوان تێناگەم لەوانەیە کێشەکە لە ڕەزامەندی مۆڵەت ئەو سێ مۆڵەتیان هەیە ئەوانەی کردکەواتە بەبێ مۆڵەت یاسایی نینە بەڵام ئێستا کاتێک پێویستە هەتا ئەوەندا دەخەی ژمارەی کەممایە بەڵام ڕزا ئەومان داینێ مەرزەکانی ژینگەی جێبەجێ بکەن وەکو فلتەرە وەکو ئاگرکردنەوە لەسەر لول کێشەکەی دووکەڵی کە ئەو ئاگرش دەکەیەوە ئەگەر جێبەجێکەن بۆ مۆڵەتیان نانە ئەوە سامان شتەکان ئەوەیە ئەوان مۆڵەت عادی چ شتێک دەستەی ژینگەی زۆر شۆک کردەوەی کە بینیتان کە بەزەیتان بەم میلەتەیە هاتەوە بەزەیتان بەم حکوومەتەیە هاتەوە بەزەیتان بە خەڵکە هاتەوە بە مناڵە هاتەوە چیت بینی تەسفێدوەکان لە ئەو بەنداوانی کە حکوومەت دروست دەکا بەنداوی ئەو هەنەفتاویان دروست کرد بوو پاشماوی نەفتاوەکان بڕواتێکی ئەو هاگەورە بوون یەک بەنداو ئەوە ئەنی ئەو هەڕێز دەبەت بە درێژی نێزیی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر ڕۆیشتە لە قوشتەپەی لە ئەوەی لە خەتی گوێرش 2 کیلۆمەتر بەنداوی ڕەشاو ڕۆیە بە جۆگە ڕۆیە ئەم تەلەڤیزیۆنەکە ڕۆی خۆدۆیەتەوە ئەوە دەستەوە لەوە ئەمە ئەوەی ئەچێتەوە ژێرزەوی لەگە ئەبێتەوە بە ئاوی قورس تێکەڵی ئاوی کەواتە ئەم کارە ساتە ڕەنگە بتوانین ببینین چارەسەری بکەین بەڵام ڕەنگە تا 100 ساڵی تر باجی ئەمە بین بازیکەی دەدەین لەبەر ئەوەی لە مێژە کرایە تقریبا لە پاش 2004 ئەوانە دروستکراینە پاڵاوگای تەسفێ دووش معمەلە چوا گەورەی دەتانی بە ماوی 6 حد دروست بکەیت 3-4 تانچێتی دێخیەوە بۆرگەلێک دەدێت تەواو وەکو شارەزایەکی ژینگە وەکو بەرپرسیارێکی وڵاتە کوردستان لە ڕووی ژینگەوە لەبارە بۆ ژیان بەڵێ ئەو هاشنێکە ئەعلان باز دەکە بەخۆی ئەگەر تەماشای ژینگە بە عامکە ژینگە لە هەموو دنیای ئێستا لە هەموو بوویتە بابەتێکی جیهانی ژینگە لە بەوەی گەڕای کەشی و خاوە تاسی لە هەموو دنیای کردیا ئەوەش بەوەی ئەگەر ئەوهاش نەبا ڕێکوتنامەی پاریس لە 2015 واژوو نەدەکرا ینی 195 وڵات بەشداری کردی عێراقیش لە سال 2021 بەشداری کرد قازانجی زۆر بوو لە کوردستان هەم لە عێراقیش ساڵانەش ئەو کۆنفرانسەی ڕێکوتنامە پاریس لە وڵاتان دەکرد ئاخر کۆنفرانسیش لە ئازربایجان تۆژینەوەنا وەردەگرن وەکو زانکۆی کوردستان زانکۆی سەلاحەدین زانکۆی سلێمانی زانکۆکانی تر تاکو ئێستا بەس لەگە زانکۆی سلاحەدین بەشی تەندروستی ژینگامە تەنسیقمان زیاترە لەگەر کوردستان ناوەڵا تا ئێستا نەمان کردی بەڕاست زۆرترین تۆژینەوەی زانکۆی کوردستان پاشەکەیان دەکەین نەمداناس بەڕاستی ئەم یەکەم جارێ دەگە دکتۆری ئەکتری ببینی ئەوان سستن ناگەن بەیەوەیە ئێوە
والله هيك أمن تقريبا نويبو أهون دبا ما كذب أو ما بيركب شو دكتوري وأنا ما مستعملنا باشا سپاس دەکەم بەخێراتی دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوون دەستە خۆش بێ وەکو کادرێکی ئەکادیمیە وڵاتە یەکەم جار بە من بە خزمەتت دەگەم بەس بڕوام پێ بکە زۆر جارت بینم زۆر دڵم ئەکرێتەوە کە بەم پەرۆشی و حەماسەتەوە بەرگری لە کوردستان و ژینگەکەیەکی وە پێشنیاری بنیاد نەرانە و دڵسۆزان و باوکانەوەکو جێگری سەرۆکی زانکۆیەکی دیاری ئەم وڵاتە پێشنیارەی بە حکوومەتی وڵاتەکەمان پرسیارێکم کرد حەزەکەم بە زمانی ئەکادیمیا پێم بڵێ وتم کوردستان لەبارە بۆ ژیان هەڵبەتە شوێنی یعنی ئێمە هەمانە و نیمانە هەر کوردستانە کاتێک کە من ئەم قسەیەکەم مەبەستم تانەدان نییە لە کوردستان بەڵام ڕاستی پێ بڵم من وەڵامەکانی دەستەی ژینگە زۆر جار ئیقناعم ناکات کە بەڵێ لەبارە هەندێک جار زیاتر لەوەی کە پێویستە دڵنیاییە دەن بە خەڵکی کوردستان تۆ وەکو پسپۆڕێک ئاوا دڵنیایی لە سیحەتی خۆت لە سیەکانت لە پەنجەکانت لە پێستت لە چاوەکانت کە تووشی بەرکەوتنێکی خراپ نەبێ بە یەکێک لە هۆکارەکانی پیسکردنی ژینگەی ئەم وڵاتە بەس زۆر بەڕاشکاوی پاش ئەم ناوبڕە جوابم بیتەوە سپاسە دەکەم بنەرانی هێژا پاش ئەم ناوبڕا گەڕێمەوە بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ پرسیاریەوەم لە بەڕێز دکتۆر دانا کردو وەکو پرۆفیسۆرێک وەکو پسپۆڕێکی بواری ژینگە هەڵبەتە جەنابیان جێگری سەرۆکی زانکۆی کوردستانیشن هەر کەسێکمان کە لە کوردستان دەژین معەڕەزین بۆ ئەوەی کە بەرکەوین بە چەند جۆری تێکچوونی تەندروستیمان لە نەخۆشی سووکەوە تا نەخۆشی کوشندا زۆر سپاس کاک ڕەنج زۆر سپاس بۆ بەشدار بووان زۆر سپاس بۆ بینەران ئەگەر بین بە واقعی قسەی بکەین با بەو نەوعەوە دەست پێ بکەین بە نقەب علمی و بە داتای علمی ئەگە تەماشەی پارتیکولیت ماتەری بکەی PM 2.5 تەماشە دەکەی کە هەولێر ستەندەردەکەی 0.45 هەولێر 54 یعنی 10.8 زیاترە لە ستەندەردی طبیعی خۆی ئەوە هەولێر ئەگەر بێی تەماشەی ئەو بەحسێ بکەی ئینتەرناشناڵی دەبینی بە سەراحەت هەولێر لەگەر بەسڕا جێی خەتەرن جێی کوێشن مارکن دەبێ فۆکوسی لەسەر بکرێ ئەگەر تەماشەی کوالیتی ئیندێکسیش بکەی کە هەر کەسێک ئەوەی کە BA خوێندیە ئەندەرگراجوێتی خوێندیە دەتانی قیاسەی بەسیط بکە دەتانی دەبینی 147 ڕقەمەکی مەترسیە ئەو قسەیە من با داتایە ینی من بخۆمەوە نایجەرمە چکەم هیچ قسەک نازانم بجێرمەوە ئەو قسانەی دەزانم بڵێم کە بۆم ئاسانتر کەرەوە بۆی کە بینەرانی بەرنامەکەم لە هەموو چین و توێژێکی جیاوازن باشتر تێبگەن چەند جار هەولێر و بەسڕا پیسترن لەوەی کە لە ستانداردی جیهانیدا هەیە ئەگە بێ سەرحەقەت لە ستاندەردی جیهانی شار لەگە شار فەرقی زۆر شاری کەش هەیە وەچی هەولێر و بەسڕایە لە دنیای بەس زۆریش هەیە زۆر فەرقیان هەیە دوو پیسترین شاری عێراقن دوو پیسترین شاری عێراق بە مسۆگەرەوە ڕۆژ هەیە بەسڕە لە هەولێر پیستر بێ هەولێر هەردووک لێک مستەوانە بە پێرسنت فەرقیان لەگە یەکتری هەیە بەسڕا و هەولێر لە ئیندێکسی ریسێرچ پێمان دەڵێ شارێکی خەتەرناکە مقارنەتەن بە شارەکانی هەموو کوردستان و هەموو عێراق باشترن لە هەردووکیان باشترن و وەزعی دۆک ئێستا مقارنەتەن باشترە سلەیمانی بە دەرەجەی سێم دێ باشە کەواتە وەڵامی پرسیارەکەم چییە لە ناو شارێکی پیسی وەکو هەولێر و بەسڕەدا کە بەپێی داتا و زانیاریەکانی کە ئێوە ئەیزان و لە تۆژینەوەکانتانە بەکاری دێنن کەسێک کە لە شارێکی وادایە ئەگەر بە پەلە چارەسەری کوردخایەن و درێژخایەن نەگیرێتە بەر هەر کەسێک کە تیایدایە معەڕەزە بۆ بەرکەوتن و توشبوون بە چەند نەخۆشی هەموو نەخۆشیێک کاکە ڕەنج من دەتانم بژمێرم عەدەدی نەخۆشیەکان بەڵام من دەمەوێت بۆ بینەران و بۆ جەنابەت شتێک وازەحکەم بە سەراحەت پیسبوونی ژینگە وەچی باسی هەولێری دەکەین جەنابی لێرەیە دەزانیتن کە بە شەو و ڕۆژە گڕوونادا بە مودەکی زۆر ڕوودەدا بەڵام خاوێنکردنەوەی بە شەو و ڕۆژێک نەدا بە زۆرتر لەوەی کە دەستت پێکردیە بیسال دەدەمێ ئەو نەفایەتەی کە لە ڕیفاینەری دێتە دەرێ لە پاڵاوگە دێتە دەرێ دەستە ناو گراونوتە ئاوی ژێرزەوی
ئەوە معنای ئەوە نیە بە 10 ساڵی کە چادبتەوە بە 15 ساڵی کە چادبتەوە ئەوە کۆنسنتریشنی زۆر زیاد دەکات چی دەکات دەتانم میسالێکی زۆر بەسیتت بۆ بڵێم ئەگەر شوێنێک ئەو ئاوەی بخۆنەوە لەگەر شوێنێک هیچ ئەو نەوع ئاوایان بۆ نایە لۆ 20 ساڵی بکە یان 30 ساڵی کە دەبینی ژیان مەودای ژیان لەو شوێنەی کە ئەو ئاوایان بەرکەوتووە لە 45 تا 55 ساڵ دەژین بەڵام شارێکی دیکە کە 10 کیلۆمەتر دوورترا دەبینی ئەڤەریج ینی معدلی ژیان لەوێ 70 حتا 75 ئەوە پرینسیبەکی بەسیتی ژینگەییە کە ئێمە دەرسی دەڵێنەوە دەڵێن ئاکامەکانی دروست نەتیجەکانی پیسبوونی ئاو لە پیسبوونی ئاو معنای چییە کاکە ڕەنج ئێمە بەحسی پارتیکولەر دەکەین لە ڕفای لە پاڵاوگاوەکی دێتە ئاسمانێ هەندێکیان دێتە خوارێ هەندێکیان لە ئاسمانەیە وەچی باران دەباری دەبتە نیعمەت دەبتە نیقمەت چونکە ئەو ئاوە لەگەر بارانەکەی تێکەڵاو دەبی پیستری دەکا لەگەڵە خۆی دەباتە ژێرزەوی و زیاتر لەگەرە خۆی ئەو پیساتیەی دەبا تا دەگاتە ئەو شوێنەی کە ئەمە ئاوی ژێرزەوی بکات احتیمال هەیە معدلی عمر بکاتە 55 ساڵ تا 65 ساڵ بەڵێ بەڵێ ئەوە وازحە مەساتی ئەوە کۆنسێپتێکی ئەمەی کە پاڵاوگەکانی هەولێر چەند ساڵە ئەی ڕێژن بەڵێ احتیمالی هەیە چەندێ یعنی بە فراوانی چەند هێکتار چەند کیلۆمەتر ئاوی ژێرزەوی پیست عادەتەن ئەمە وای دەبینین 10 کیلۆمەتر دووجا تەسیرەکەیتی بەڵام ئەگەر عیلاج نەکرێ ئەگەر عیلاج بەس تازەوە چۆتە ژێرزەویەوە عیلاج هەیە عیلاجەکەی زۆر مکلیفە عیلاج هەیە عیلاجەکەی چییە تۆ دەچی لە پاش ئەو 10 کیلۆمەترەی علمیانە بیرێکی ئاوێ لە دەدەی ئەو ئاوانەی کە پیس بوونە هەمووی دەردەکەیەوە پاڵاوگەچی دروست دەکەی بۆ ئەوەی ئەو مەوادەی خاوێنکەوە دوایە لە کنەوی بیرێککە دادنەی ئەو ئاوانەی دەدەیەوە ناو ژێرزەوی ئەوە طریقە علمیەکەی و طریقەی تکەی نییە یەک ئەو طریقەیە ئەو طریقەیەش کولفەکەی لەسەر حکوومەت و لەسەر ئەو کەسەی یان پرایڤێت زۆرتر لەو قازانجەی کردەیە لەو ڕیفاینەری چونکە پارەکی زۆری دەوێت ڕۆژاوا دەڕوە ناگەڕێتەوە بەڵێ دائما بەعام سیستەمی ژێرزەوی ئەو بەرەو ڕۆژاوا دەڕوە بەڵێ ئەو پرۆفیسۆرە لە مەجاڵەکە قەینا ئاو دەڕوا بەسەر زەویا خۆ ئاو بەشێکی دەچێتەوە ژێرزەوی بە تەکید لە ژێرزەویش ئاو بەرەوە خوارێ دەڕوا لە ژێرزەویش عین بەرەو خوارێ دەڕوا ممکنە سەتا چل قسەکەی جەنابەت ڕاست بی بەڵام تأكيد أو بيك دايمنشن ناروا بسي دايمنشن بس بعرضي جنابك كم بسي دايمنشن دروا هر دايمنشنك اعتماد لسبروسيتي بوركان دكا يعني هندشي بو اتزاي كجنابت قوت الدروا سطاسط أو يتريش باتزايش كدروا أو يتريش باتزايش كدروا بس مستحيل بيك اتزاي بروا باشا إن جاء أما بالاوغا كان بله أي أم أو قرصيك الأنجامي زبڵ و خۆڵ و خاشاک و کەرەسەی پزیشکی و پاشماوەی عملیات و مریشکی مردارەوە بوو نازانم چی ئەوەی کە زۆر جار لە بەرنامەکانە بینیوتە پیشانین لە هەمووی خەتەرتر کاگرنج لە مێرمەکە پاتری زۆر خەتەرە پاتری لەو قسانەی کە جەناب هەموو جۆرەکانیەوە هی ئۆتۆمبیل هی رادیۆ هی کۆنتڕۆڵ کفرە ئەوە یەک لە مەوادەکانی کە ڤۆڵتای ئۆرگانی کۆمپینەنتی تێدایە هەر پاتریەک دادنەی ئەو پاتریە ژەهرە مسەرتەنە و ناکرێ نابی لەگەر نیفایەت بڕێژرێ بەڵکو دەبێ خڕکرێتەوە لە شوێنێکی خاص دانرێ بدرێتە زێیەکی معەن جەنابی ژینگە دەزانیتن کە پاتری لە هەموو کۆمپۆننتەکان خەتەرترە حتى ئێستا ئەو بانگەوازە نەکراوە کە پاتری جوداکەنەوە کە زۆریش بەسیتە لە ماڵان مەفروزە هەمومان پاتریمان لە زۆر ماڵە بەڕاستی مناڵەکان لە کۆنتڕۆڵی سیارە و ئۆتۆمبیل شتەکانیان دەرێنن گازی لێگرن و ئەیکەنە دەمیانەوە بەخوا خۆشم جارجار خۆی یەک لە فاکتۆرە هەرە گرنگەکان زۆربەی کوردوای کردووە ئەگە تەماشای ستەندەرتی دەرێ بکەی تەماشە دەکەی من نەمسا دەزانم چکە لەوێ ژیاومە دەزانم پاتری ئەگەر ئەم من خڕکەمەوە پارەی پێوەردەگرمەوە لەبەر ئەوەی نییە پاتریەکە بەسوودا لەبەر ئەوەیە ئەوەندە خەتەرە دەیانەوێ وەریگرنەوە نەیهێڵن بستە ناو دیفاعات پێ وایە هێشتا مەسوول هەیە ئێوە واسە بکاتەنانەت بۆ پاڵاوگەی نایاسایی
ئەوە هۆشمەندی و عەقڵ و نیشتیمان پەروەریەکێتی لە کوردستانە پێت وایە تا چەند ساڵی تر ئێمە ئەم چارەسەرانە نابینین کە تۆی زانستی بۆی ئەخوێنیت و توێژینەوەی لەسەرەکەیت و خەونی پێوە دەبینیت بە تەسەووری من ئێمە دەبی وڵاتی خۆمان خۆش بووە ئەگە وڵاتی خۆت خۆش بووێ دەست پێ دەکەی بە دانانی قوانینی تەشریعی کە پێت دەڵێتن ستەندەرد چۆنە تۆ ئەگەر قانونت دانا ئەو ڕێنیمایەت کە دانا تۆ دەبی لەسەری بڕۆی ئەگە لەسەری نەڕۆی بۆت ناکرێت میشە بکەی تەبی تەوقیعش بکەی دەبی غەرامەی مادیش لەسەر باشە یەک پرسیار ئێمە بەس سەرزەنشت و ڕەخنە لە پاڵاوگەکان بگرین یا هێشتا بەشی کیمیایی هەندێک لە زانکۆکانی کوردستان خۆیان ئاوی ژێر زەویمان پیسەکەن تەئیدی دەکەم لە زۆر فاکتۆر هەیە ئەمە دەبی ڕێنمایی ژینگەیی نەک بەس زانکۆ لە هەر شوێنێک یادەکان مختبەرەکان لە هەر شوێنێک دەبێ ڕێنمایی ژینگەیی ئامادەبی لەوێ دەبێت تەوقیعکەن وە ئەوە بەوەی عیلاج ناکرێت کە قەپات کرێ بەوەی عیلاج دەکرێت دەبێت پەنەڵتی بدا چونکە هەر کەسێک نیفایات یان ئاوەڕۆی خراپ دێنتە دەرێ حکوومەت دەبێ بایسێ هەندە پارە سەرفکە بۆ ئەوەی خاوێنی کاتەوە بە تەسەووری ئێوە ئەگەر پاڵاوگەیەک قەپات کرا مشکلەکە حەل بوو مشکلەکە زۆرە لەبەرەوەی تۆ بەس قەپاتت کرد ئەو کابرایە هیچی لێ نات من احترامم لە بۆ ئەو کەسانەی کە پاڵاوگەیانەیە بەڵام ئەوان زەرەرێکیان دایتە حکوومەت کە بەقەدەر 3 قات یان 4 قات لە قازانجی ئەو پاڵاوگەیە و پاڵاوگەیە و قازانجی ئەو حکوومەتەیە کە لە ئیسفادە لە ئینتاجەکەی دەکا خاوێنکردنەوەی پارێکی زۆری دەوێت جەنابیان پسپۆرە لەوەی لە من باشتر دەزانی خاوێنکردنەوەی ئاوێک کە تێکەڵاو بووە لەگەر ئاوی قورس لەگەر نەفت و ئەوانە خاوێنکردنەوەکەی زۆر فەرقا لەگەر خاوێنکردنەوەی ماڵێک کە پیسترین شیەکەیان ئەوەیە تایتی بەکاردێنن لە ماڵێ دەرێ هەندێکیان بە شەو ئیشیان کردوێتەوە ئێوە داتان خستووە بە ڕۆژ دراینە محکەمەی هەندێکمان لەو 57ەی 41 کەسی دەستگیرکران هەندێکیان بە بەڵێننامە بەرلاکران بەڵام پاش ئەوەی کە بە بەڵێننامەیاندا بە شەو چون ئیشیان کردو بەڵام ئێستا جیرانە 22 کەس ئەو ڕۆژ 3 کەس کە جیران عینی ئەوان بوون درانە محکەمەیەوانە باشە کاک مەغدیدێ و ئەنجومەنتان هەیە بۆ ئەوە قوبوڵەکەن بخۆم یەکێکم لە ئەندامی ئەنجومەنی پاڵاوگەکان و سوتەمەنی هەولێر ئەمە هیچ کاتێکەوەمان قبول نەکردیا کاکە ڕز ئەمە نابی هەموو پاڵاوگەکان نامەیان پڕ کردوێتەوە و دوای ئەوە شەو کە خەڵک نووسووە ئەم ژەهریان کردوێتەوە بەسەر خەڵکی ئەو لێرە بۆ خۆی ها تەمەشاکە احتیمالە 2 پاڵاوگە 3 پاڵاوگە ئەوش پاڵاوگە نا ڕزمێ لە بۆ کاک تەسفیە 2 پاڵاوگە کە برێت داخرێتەوە ناتوانانی بیکاتەوە چونکە پاڵاوگە شتێک نییە شتێکی بەسیت داینی تەسفیە 2 شار پیسەکەیاننا پیسەکە بەتەکیید زۆر کوشندەشە لە پاڵاوگە کوشندرە بەخۆم ئەندامم لە ئەنجومەنی ئەندامم قبولیشم نەکردو کاریان کردو ئەندامی ئێوەشن بەرێ بەتەکیید قبولیشمان نەکردووە و احتیمالە هەر بۆ خۆمان خاوەن پاڵاوگەکان گوتبیان کاکە وەرە ئەوە ئیش دەکات کە عەبدوڵڵا پێشەوەی کاک دڵشاد و دەستەی ژینگە ئێوە قبوڵتان نەکردە قبوڵمان نەکردیە خەڵک نووسووە خۆخوا کاکە ڕەنج چێ هاتیە گوتی ئەوە ئیش دەکە بە شەو هاتی نەگرتیتی ئەمن و یەکەشکەینا قبوڵمان نەکردیە من خۆم قبول ناکەم ئێستا ئەمن بە نوع ستانداردەکە ئیشکەم زیرانەکەم بە ستاندارەکی زۆر نزم ئیشکە ژینگەکەم لێ پیسکە ناوی من وەکو خۆی ناوی بەرزدەڕێنێ تۆ ئاگاد لێ قسەکانی دکتۆر هەموو ئەوانەی کە خزمەتی ژینگەی وڵاتە ناکەن ئەڵێ ئەوەندە زیانی هەیە ئەو ڕەشا و پیساوی کە ئەچێتە بنی خاکەکەەوە معدەلی عومر ڕەنگە بکا بە 5 ساڵ تەئیدی قسەکەی دەکەم مرۆڤێک لە دایکە بێ خوا دروستیەکە بۆ 55 ساڵ بژی لەبەر خاتری کۆمەڵە خەڵک بەتەکید وایە بەڵام کاکە ڕەنج ئەتونابی هەموو پاڵاوگەکان چەند پاڵاوگەکە وایە تەواوە چەند پاڵاوگەکە ئەوە دەبی ڕێنمایی وەگری یان غرامەکی زۆری لۆدا بندرێ یاخود بەڵێنامەش پێ بکرێت ئەگەر ئەو زارە ئەو شتە دووبارە بێتەوە هەتای نایکەوە بەڵێنامەشی پڕ کردوێتەوە و شەویش کە خەڵک نووسوە چوە ئێستا جیرانە کاک دەزانین درا محکەمەش با قانون ئیجراعاتی خۆی بکە ئاگادارکردنەوە نییە یەکسەر شتێکی وا بکرێ ئیرە بە محکەمە لەمە بدووە لەو هەفتەی نەما خلاص چەند شتتان نووسیوە لە تابلۆی ناو بەشەکان ڕێنماییەکان چەند شت هەیە لەم کوردستانە قەدەغێ و ژینگە پیسەکە خاڵی سوورە
بەکارهێنانی چەند بوار چەند سێکتەر چەند شت هەر شتێک هەوا پیسکە خاک پیسکە ئاوی ژێرزەی پیسکە لە ئاوەژاوی هەبی بینین ئەوە زەرری بینی هەبی هەموو قەتەغەیەڵانە هێلی سوورەوە جاخۆ من ئێستا هەر لەم بەرنامە حەزەکەی هەتا ئاخیر هەزارە بۆ بژێرم چۆن ئەڵەی مەسەلەن لە وەڵامی پرسیارەکەمە کە ئەڵێم لەبارە بۆ ژیان ئەڵەی بەڵێ لەبارە 10,000 لەم شتانەیە کە ژیان جودایە لەبارە ژیان بەسە ناسە نییە بەس لای کوردووە ئەزانین ژیان بەسە ناسەیە جاری وایە شتی وا بینی حەزەکەی 700 ساڵ پێش دەستە بمردیتە بۆ ژیان بەسە ناسەیە تەماشا کاکڕەنس ژیان بریتی ئەوە بریتی نییە لە ژیان تعریفەکەی وانە ژیان پێناسەکەی تازەوانە تەندروستی وانە لە دۆخێکی مێنتەڵی جەستەیی دروستە ئەمە پێناسەی تازە مێنتەڵی ڕێنماییماندانە یاساماندانە لە ئەوی ژینەکەی خاوێنکەینەوە چەند بەس ماڵاوگەکانیش هەوای هەولێرە تەنها پاڵاوگە نیە مۆلیدەی گەڕەکە زۆری سارێن ڕێژەی نیشتە جێبوو خەڵک زیاتر بووە تا سووتاندە خاشاک سووتاندە کوالیتی خراپی گاز و بنزینە ئێستا لێژنە لەسەر هەمووی دانرا لێژنەی سبەینان هەیە ئێواران هەیە شەوان هەیە لەسەر ئەو ئێستا لەوە بنزینەی لە کوردستان بەکاردێ کواڵەتی ئەو بنزینەی هەیە کە لە ئەڵمانیا بەکاردێ نەخیر نییە تەندروست ئەو چا دەکرێت ئێستا موادی ڕەساس هەیە لە ناو بنزینانە ئەمن لەوەی نازانم بەڕاستی ئەوە عادی سامەشتەکانە چونکی ئەوان لێژنان هەیە ئەوان تاقیگان هەیە دکتۆر هەیە و 5 قەدەغە ئێمە دەستەی ژینگەمانەیە خۆ من لە دڵسۆزی و بەرزی نیەتی جەنابەت تێگەم بەس هەمانەونیمانە ئێوەن ئەبێ مەسەڵەن ڕوو بکەینە ئێوە ئەبێ لە دەرگای ئێوە بین ئەبێ بڵین 6 ملیۆن کەس لە زیمەی ئێوەدا وانە ئەمە خۆم بە خەسابی ژینگی دەزانین خۆشم بە تاوانبەر دەزانین ئەگەر لە شتێک کەم تەرخەم بکەین بابەختا ئیسان کە ئینسان ڕوحی ئینسانێکی بەتەما بوو مسرودەکەمان ئەڵێ ئەومان کەوسەرە معقولە لە بەریتانیاوی بەلۆ عەبوو خوڕێتەوە لە ئاوە کەوسەرەکەی کوردستان ئاوی دەبە نەخۆیتەوە معڕەزبی بۆ 1001 نەخۆشی معقولە ئەخۆ پسپۆڕی ئاوە ئەم قسانەی من بۆی کە ڕۆژە لە ڕۆژان یەکێک لەم حکوومەت و ئیدارێن ئەڵێن ئەم برادەرە خۆی کردووە بە سوورەی بەرلەشکر ئەم قسانەی من حەزەکەم دەمکوتم کەیتۆ پرۆفیسۆری ئەگەر قسەکانم لە ڕووی زانستیەوە هەڵن لە ڕێی زانستیەوە قسەکانی تو هەمووی ڕاستە لەبەرەوەی من تەماشە دەکەم ئەمە ژینگەی خاوێنمان نییە ئاوەکانمان پیسە دەکرا ڕێگەی باشتر بۆ بەرێنین تاکو بتوانین ئاوی خاوێن و هەوایەکی خاوێنمان لە سلەیمانی ناوچەی پیشەسازی ئاوەکەی ئەڕژێتە ناو ئەزانیە چێ بۆ چۆ ئەچێ بۆ ناو بەنداوی دەربەندی خان معقول لە هەرچی پیسایی و هەرچی خوا پێی ناخۆشە لە قەڵات زێوانە ئەڕژێتە ناو چۆ ئەچێتە ناو دوکانەوە ناکرێتنەوە بابێ خۆت نایبینی هەندێک زێرابی دوکانی سەرەوە خۆی ڕاستە و خۆ ئەچێتە ناو بەنداوەکە کاکە ڕەنز ئەگەر ئیجازەم بدەیت من لەسەر مۆزوعی دەتانم زۆر باز بکەم بەڵام دیارە مختصەرە من دەمەوێت بەس فۆکس بکەم لەسەر ئەو نقاتانەی کە زۆر گرنگن یەک لە نقاتەکان ینی ئاوەکی پیس ئەمە ماسی دەخۆین ئەو ماسیە بەرهەمی ئەو ئاوە پیسەیە بەرهەمی ئەو ئەوەیە دەبینی ماسیەکانیشمان ینی بە سەراحەت بێم یان مریشک یان ئەوانەی یان ئەو مەڕ و ماڵاتەی کە بەخێوی دەکەین یان ئەو خەضراواتە و ئەو فەواکیانەی کە لە کوردستان هەیە بەدەبی واقعدار بین لەگە یەکتری ئەوە هەموو لەسەر ئەساسی ئەو بارانەیە لەسەر ئەساسی ئەو بارانەش لە کێوە بماندە یان لە ژێرزەوی یان لە ئاوی سەرزەوی ماسی هەیە هەڵگری کانزا قورسەکان طبعاً هەموو مێتاڵەکان ئینسان ئەگەر هەڵگری ئەو مێتاڵەبی کو ئەوە ناکرێت با من بۆ شەرحکەم بە معادلەکی بەسیط هەموو ئینسانێک هەموو بەرهەمەکی حەی ئیمکانیەتی هەیە کۆنسنتریشن لەگە تایم دەکات دۆزس دەکات کەمیەتی مەوادی خراپ هەر ئینسانێک وەچی دەستە توالێت ئەو مەوادە خراپەی لە ناو جسمیتی جسم فڕی داتە دەرێ لەبەرەوەی شتێکی جسم قبوڵی ناکە فڕی داتە دەرێ ئەو مەوادەی کە زیادە لە حەدی ئینسان خڕ دەبتەوە وەچی خڕ بۆوە لەگەر وەقت زیاد دەبیت چونکە جسمی ئینسان تااقەتەکی هەیە لۆ ئەوەی ئەو مەوادە خراپانەی لە ناو جسمیتی فڕیدا هەموو شتێکی پێ ناکرێ حدودی هەیە تۆ ئەگە زیاتر لە حدودی خۆی هەموو ڕۆژێ بیرێ معنای بە مروڕی وەقت مادەی غەریب لە ناو جسمی ئینسان دروست دەبی کە ناتوانی حەلیکە ئەو قسەی من بۆ نەباتی شوایە ئەو قسەی من بۆ ماسی شوایە
ئەوە بۆ گۆشتی سووری ژوە ئەمە معادلە قڕکەرەکان بەڵێ کۆنسنتریشن مەڵتیپل تایم دەکات دۆزس ئەگە چەند کۆنسنتریشن لەگەر تایم زیاد کە دۆزەکە خراپ دەبی ینی مادە مضرەکە خراپ دەبی ئەمە بۆ خوێندکارەکانت عیبی نییە بەس بۆ بینەرەکانی من و بۆ من قورسە بۆمان شیتکەرەوە بە سادەتر ئینسان بۆی هەیە لە ڕۆژێکدا ئەو شتانەی کە دەیخوا چی خراپە بیهینێتە دەرێ لە توالێت بەڵام ئەگەر ئەو مەوادە خراپانەی کە دەیخوا لە ڕۆژانە زیاتر بی لە تااقەتی ئینسان دەمینێتەوە لە ناو جسمی ئینسان ینی جەستە پێی ناوێرە سیستمی بەرگری پێی ناوێرە ئەگزاکتلی ئەوە چی دەکا ئەو کابرای ناکوژی بە شەو ڕۆژێک بەڵام ئەمە ڕۆژێک ئەمە دوو ئەمە مانگێک ئەمە ساڵێک ئەمە 2 ساڵ ئەمە 3 ساڵ لەبەر ئەوەشە وەچی من دەڵێم خەڵکێک لە 65 تا 55 ساڵ دەمری ئەگەر تعڕوزی هەبی لە بۆ ئەو نەوع ژینگەیە لەگەر یەکێک کە ئەو بەرکەوت نابی لەگەر ئەو نەوع ژینگە پرسیارێکی ڕاشکاوە لێ بکەم وەکو تۆژەرێک لە ڕێکارەکانی دەستەی ژینگە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ژینگە پیسە ڕازیت یان نەخێر پێویستی بە هەوڵی زانستی قوڵتر هەیە ئەکید ئەوە جیدالی تێدانە هەولی زانستی زیاتر زۆر زەنجینیان دەکا و باشتریان دەکا لەوەی کە ژینگەی پێویست هەیە لە دەستەی ژینگەی وڵاتە پسپۆری ژینگە هەیە بەڵام احتیاجیان بە ڕاوێژ هەیە احتیاجیان بە ڕاوێژی زیاتر هەیە تا ئەپتودەیت بن کەس توێژینەوەکانتان لێ کڕێت یا توێژینەوە هەر بۆ توێژینەوە لە وڵاتی ئەمە بە سەراحەت پێ بڵێم لە بەغدایە زۆر کەس لێمانی داوا کردیە لە دەرەوە زۆر توێژینەوەمان هەیە لێمان داواکراوە بەڵام هەر شوێنێک ئەگە داوای ئەدڤایس یان ئیستیشارە بکە ئێمە دەرگامان واڵایە گەر بزانین معقولە زانکۆی کوردستان لە هەولێر بێ بەغدا توێژینەوەکانتان لێ وەربگرێ و لێرە فەرامۆش بکرێت بەڵێ من حەز دەکەم خزمەتی هەموو بە سوڵەتێکی خاص خزمەتی شارەکەی خۆم بەڵێ لە دەستەی ژینگەمە بەسمە بەڵێ ئێمە لە خزمەتین بۆ هەموو من لە بەرنامەی تۆ ئاڵێم ئێمە دەستگای ئێمە زانکۆی کوردستان هەولێر بۆ وەی دامەزراوە بۆ خزمەتی ئێوە بۆ خزمەتی گەلەکەمان و بە بێ فەرق و جودا ئەوە کۆنسێپت و ڤیژنی زانکۆی کوردستانە من لە خوام دەوێ هەر کەسێک ئایا دەستەی ژینگەی بی یان هەر کەسێکی دەرەوە بێ ڕاوێژکارمان لەگە بکات لەسەر ئەوەی چۆنی بە چۆن بتوانین باشتر ژینگەکەمان باشترکەین ئێمە لە خزمەتی دەبین چونکە میشن و ڤیژنی زانکۆی کوردستان لۆ ئەوەیە بێ بەرامبەر بە بێ فەرقوجدا خزمەتکاری کۆمەلگەی خۆمان بی من دڵخۆش بووم بەوەی کە 40 توێژینەوە لە بواری ژینگەدا کراوە ئەگەر ئێمە بەم ئالیەتە سست و خاوی کە دەستمان پێ کردووە چەند ساڵە هەڵبەتە جارێکی ترێڵەمەوە ئێمە 32 ساڵە خەریکی پیسکردنی ژینگەین کەس وا نەزانێ وەکو دکتۆر وتی وەڵا ئەوە 4 ساڵە یا 3 ساڵە و لێر پیس بووە نەخێر زۆر دەمێکە خەریکی پیسکردنی کوردستانێن کاتێک کە باسی پیسبوونی ژینگاکەین ڕاستە هەولێر ڕاستیتان پێ بڵم هەر کەسێک ڕەخنە بگرێت لە هەر بوارێک ڕەخنە دڵسۆزیە لە دنیادا پایتەختەکەمان لە هەمووی زیاتر بەڵام حەزەکەم زان دهۆک و سلێمانی ژوە نەبێ وەزعی زۆر باش بێ هەڵکەوتە تۆبۆگرافیەکەی سلێمانی و دۆک یارمەتی دەرە بۆی کە پاکترە لە ژینگەی هەولێر هەرچەندە پارێزگار ئەڵێ پاڵاوگەی نایاسایی تەحەداکەن لە سلێمانی نیە ئینشاڵڵا لە هەولێریشدا دەخرێ ئەوانەی دهۆک لە دوای بەرنمەیەکی ئێمە داخراوە جەنابی تەنانەت بیرم دێ سەرۆک مەسعود بارزانی خۆی تەدەخلی کرد لە داخستنی پاڵاوگەکانی دهۆک ئەگەر بیرتان بێ لەم هەڵمەتەشدا 30 دانە داخراوە 13یان مۆڵەتیان هەرچەنە مۆڵەت بەس 3 دانەیەتی بەڵام تۆزێ باشتر بوون ڕێگە پێدانیان هەبووە هەرچەنە من هەر لەوە لەی جلەیەکی جیا ناکەمەوە ئیش شتێت و بۆ هەیە ئیشکێت و مۆڵەتی چاوەڕوان بوو کارگەی پەترۆل کیمیاوی دامەسەڵەحێکی تازەیە بێ کۆمەڵێ دکتۆرای ئیداری بۆ شێوازی حکومڕانی کوردستان ئەم مستەڵەحانە شی بکاتەوە بۆ خەڵک مۆڵەتە نییە بەس بۆ هەیە ئیش بکەیت ئەوە لەوە تێناگەم فۆکسەکان هەر هەمووی لەسەر پاڵاوگەیە بەخۆی هەمووی پاڵاوگە نییە قوربانە بە من وتم زانکۆ دکتۆر خۆشی ئەوە ئەڵێ زانکۆکان خۆیان هەندێک بەشیان ژینگە پیسەکەن با پێت بڵم ئۆتۆمبیلەکان ژینگە پیسەکەن
سفرەکان ژینگە پیسەکان چواردەوری هەولێر شەقامی 150 بەیان یەک خولەک پێدا بڕۆ بە سیارەکە چەند باڵەخانە و چەند شتوا دروست دەکرێت هەوم تەب و تۆز و مەکائینوە هەموو کاک دکتۆر دەزانی هەر چواردەرێ هەولێرێ تۆز و خۆڵە هەولێر شوێنەکەی قۆرە هەر چواردەورەی هەولێر شەقامی 150 مەتری و هەمووی پرۆژە دروست دەکرێت باڵەخانە دروست دەکرێت کاکە ئەو تۆز و خۆڵە دێتە ناو شارەکەی هەولێر ژینگەکەم پیس دەکات ئەتو لۆ بەسەر منیدا دەشتێنیەوە کە من خاوەن پاڵاوگەم بۆ خودای ئەگەر 50 ژینگەی هەولێر پیس بوو بێ 5 منی لۆ وەختی کڕۆنەی وەنەبوو هەولێر وەختی کڕۆنەی هەموو کارگەک ڕاوەستا بوو هەموو ئیشەک ڕاوەستا بوو هەموو پرۆژەکان ڕاوەستا بوو خۆ بەس پاڵاوگە نەبوو دەگەر قۆز وایە کاک ڕەنز بەس پاڵاوگە نەبوو هەموو شتەکان ڕاوەستا بوو ئێستا من خاوەن پاڵاوگەم لە 2000 قسەکانت ڕاستە تۆ پشتگیری ناکەی من جەنابی پرۆفیسۆر کاکە ڕەنز لە 2002 من پاڵاوگەم هەیە 2010 یەکەم پاڵاوگەم دانا ئێستا ساڵی 2025 15 ساڵە من خاوەن پاڵاوگەمە ڕۆژانە 6 ساڵ لەناو پاڵاوگەکەی خۆمم 6 مانگزارێک فەحسی عامی خۆم دەکەم دەوەڵڵاه یەک عیبم نییە لەخوا بەزیابێ یەک نەخۆشیشم نییە دەبوایە پێشی هەموو خەڵکی کوردستانم تووشی نەخۆشی بم ئاخر ئەڵەن تەئسیر ڕێک لە شوێنەکەی چواردەوری ناتوانێت گەورە بن دوای ئەمە ئێمە خزمەتی جەنابەت ئەگەر ئێمە بەم سستیە بڕۆین لە ئایندەیە هەموو بودجەی کوردستان بەشی پاکردنەوەی ژینگەی کوردستان و بەشی نەخۆشیە جیاوازەکانە کات کە لە ڕەبۆ تاوەکو شێرپەنجەی سیەکان و پێست و هەموو شتانەی ترکە جەنابی دکتۆر فەرمووی بودجەی کوردستان دەرەقەتی دێ لە ئایندەدا پاش ئەم ناوبڕە لەسەرمە قسە بکە و دوای ئەوە هەمومان و لەگەڵ ئەو دکتۆر و مامۆستا و خوێندکارانە کە بینەرانی بەڕێز هەمویان ئەهلی بابەتەکەن هەمویان پسپۆڕی بوارەکەن باسی ئەواکەین لەکوێ دەست پێ بکەین ڕێگا زانستیەکان چییە بۆی کایتر هەر خەریکی پرتەوبۆڵە نەبین بیر لە چارەسەر بکەینەوە لەخوا بەزیابێت دەستەی ژینگە و حکوومەت و هەموو شوێنە پەیوەنددارەکان ئێستا هاتوونەتە سەرهێڵ ئێستا گەڕێمەوە خزمەتت بینەرانی هێژا لەگەڵمان بمێنەوە سپاسانەکەین هەندێکیان پێشنیاریان هەیە با پێت بڵێم تۆی هاو نیشتیمانیش دەتوانی ژینگەی ماڵەکەی خۆت پاگڕا بگری بۆی مناڵەکانە سەلامەت بێ ڕەنگە لە نەتیجەی ڕشتنی بۆنێک کە جەنابەت پێدوا بێ بۆ میوانەکەت بۆنی خۆشەکەیت مناڵەکەت تووشی هەستەوەری سیەکانی بکەی بۆ ئەبەت پێی بکلێتەوە دەیان جۆر بۆنی خراپ هاتۆتە وڵاتەوە ڕەنگە پێدوایە دڵی خۆشەکەیەکی بازیچەیەکی بۆ کڕی گەمەیەکی بۆ کڕی نازانی چه پلاستیکێکە خۆ کواڵیتی کۆنتترۆل واور نەبووتەوە ڕەنگە گازی لێ بگرێ حەزەکەم لەسەرمانەش پێشنیار بن لەبەرەوە لەگەڵمان بمێنەوە بەجێمان مێڵن ئێمەەوە بەجێ ناڵین بەڵە بەرەزان جارێکتر سلااوتان لەبێت دکتۆر پرسیاری ئەوم لێ کردی مامۆسا ئەگەر خوا نەخواستە بە سیستی خەریکی چارەسەرکردن بین بودجەی کوردستان بەشی پاکردنەوە کات ئایندەدا کاگرنج ئەمن دەمەوێت باس لە چارەسەرە ڕیشەیەکە بکەم بەر لەوەی باسی چارەسەرێکی بەنجکراوە بکەین لە ئێستادا ئەمەی ئێستا بە ڕیشەیی دەزانی یا بەنجکراوە ئەوەی ئێستا کە دەکرێتن ئەوەی کە هەموو بەڕێزانیش باسی کرد لەگە ڕێزم ئەوە هەموو چارەسەرێکی بەنجکراون چارەسەرەکە سڕت دەکا بۆی هەست بەو مەترسیە گەورەیە نەکەی چارەسەرە ڕیشەیەکە لەکوێ دەبێ ئەمەوە پرسین لە گفتوگۆی نێوانتان من درکم بە دووشت کرد کە زۆر گرنگە یەکەمیان بەڕێزت پرسیارت کرد ئایا ئەمە عقلەتی مجموعە مەسئولینەک داوا دەکەن پاڵاوگەی نایاسایی بنیاد بنێن و دروستی بکەن ئەوە یەک دووەمیشان لە قسەکانی کاک مەغدیدەوە لە گفتوگۆی نێوانتە باسەوە دەکرێت تا حکوومەت ڕێکارێکی یاسایی دانەنێتن بە زۆر نەبیتن یاخود پاڵەپەستۆیەکی میدیایی لەسەریان نەبی ئەوە ئەمە توڵ عومەر لە هەڕەش لە ژێر هەڕەشە دەژین خۆشم کەسێکم لە ناو ئەو وڵاتە درکمان بەوە کردووە کەواتە دیسانەوە نە پاڵەپەستۆیەکی ڕاگەیاندن نا حکوومەت و حکومڕانی و یاسادانان و هەموو ئەوانە دەکرێت ببنە چارەسەرکی ڕیشەیی کەواتە دەپرسن چارەسەر ڕیشەیەکە لەکوێیە ئەمن با پێت بڵێم کاتی ماوەک پێش ئێستا بە گەشتێکی زانستیانە سەردانی وڵاتی چینمان کرد لە بۆ 3 هەفتەماینەوە بە گەشتێکی زانستی کە چۆن ژینگە چۆن کەشوهەوا و گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەگەڵی خۆ بگونجێنین و بەرەو پێشی بین یەکشتی زۆر گرنگی تێدا بوو ماعەدە هەموو ئەو سەرچاوە زانستیانێکە وەرماگرت
باسییان کرد کە وڵاتی چین کاتێک ڕوبڕووی ئەو هەڕەشە گەورەی بۆەوە هاتن هەر یەک لە لای خۆی کاری نەکرد باشە بیرۆکەی شوڕای چین دیوارە گەورەکەی چینیان هەر دایناستیەک هەر قەبیلەیەک هات لە ڕێگەی خۆیەوە بیرۆکە و پلانش دەنە بەردێکی دانا دوجار ئەو بەردە وای کرد سوورش سین دروست بکرێ ئێستاش ئەوان هەمان شتیان کرد کەواتە ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ کوێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کاتەڵستێک دروستکەین بە بارستەیەکی گەورە دروست بکەین کە تیایدا کار لەسەر هزر و بیرۆکەی گەنجانمان بکەین کاگرانج ئەو گرافێکە پیشانتی دەدەم پێشووتر لە سەدەی ڕابردوودا گلەیە ئەوە هەبووە ئەسڵەن بەزەیان بەمەداهاتەوە لە سەدەی ڕابردوودا ڕاپۆرت هەیە دەڵێ بەزەیمان بنەوەیەک دادێتەوە کە لە داهاتوودا لە ژێر هەڕەشەیەکی ژینگەی زۆردا دەژین ئەوە سەدەی ڕابردوو بەڵام فەرم و کامێرە لەکوێ بابشانی دەم ئەوە گرافێکی زۆر زانستی ئێستایە باشە ئەگەرم لە حەزە بکەین لە 2100 ڕێژەی کاربۆنی مشت دەگاتە کوێ بزانە یعنی ئەگەر زۆر بتوانین ئەگەر زۆر بتوانین لەوەل هێڵەشینەکە ئەوە کاریگەریمان دواتر ئەگەر زۆر بە قۆت بێتن دەگاتە 6 پلا ئیدی ئەو 6 پلەی کە بە بەرزستان دەیبینن ئەوە پێ دەڵێن دۆزەخ یعنی نەوەی داهاتوو ئەگەر بێت و لەژێر ئەو هەڕەشەیەدا بڕوە لە دۆزەخدا دەژیتن کەواتە ئێستا ئێمە لە کوێین ئێستا ئەمە دۆزەخین لە ئەصحاب العرافین ئەها ناوچەیەکەیە لە بینی دۆزەخ و لە بینی بەهشت ئەصحاب العرافی پێ دەڵێن ئەوەش ئەگەر ئێمە دۆزەخ جۆش دەدەین بەو شێوەیە ئەمە گردەخین بڵێسە دەخینە ئەو دۆزەخێکە تێدا ئێستا حالیان ئێستا خەریکین دۆزەخ ساز دەدەین بۆ مناڵەکان بۆ نەوەکانی داهاتوو بڵێ بۆیە ئێستا ئەمە وەکو زانکۆی کوردستان وەکو گەنج بەپێی پێشبینیەکانی ڕابردوو وتە تا 2100 ئەگەر بێت و زۆر بتوانین ئەگەر زۆر بتوانین دەگەینە پلەی 4 دەگەین 3.4 لەو 3.4 هێشتان لە مەترسیدا هێشتان هەر مەترسی دۆزەخ جۆش دەدەی وەکو گوتم بەڵام هێڵە سوورەکە ئێرەیە لێرە دۆزەخ دەرگای دۆزەخ لە خۆت دەکەیتەوە کەواتە ئێمە دەبی کار لەسەر چ بکەین چارەسەرە ڕێشەیەکە لەکوێیە لە بیر و هزری عەقڵیەتی ئەو گەنجانەیە کە ئێستا لێرە دانیشتوون ئێمە دەبی کەواتە ئەمەی کە پاڵاوگەنە یاسایەکان داخەن ئەمەی کە کەبابخانەکانە بێ فلتەریان هەبێ ئەمە چارەسەر نییە بەلای تۆ نەخێر بەلای منەوە ئەوانە هەموو بنزن چارەسەرە گەورەکە لەکوێیە لە هزر و عەقڵیەتی ئەو گەنجانەیە چونکە تۆی دای دەخەی دوو بەیانی لەوانەیە دەرچەیەک بدۆزێتەوە بە ڕێگەی دەرچەیەکەوە بتوانێت ئەو پاڵاوگەیە یان ئەو پیسیان هەر چێکی کە بەڕێزان باسییان کرد دووبارە بیخاتە قوتی منداڵەکەی من بیخاتە جەرجی ڕۆڵەکانی ئەو وڵاتە ئەو نیشتیبانە کەواتە ئەمە دەبێت چارەسەر ڕێشەیەکە لە دەرونی گەنجان لە هزری گەنجانەوە بکەین بڕوان پێ بکە من لە یەک شت تێ ناگەم لە وڵاتە من ئەزانم خەڵک هەیە پاڵاوگەی باشی دروست کردووە لە دوکان چەند ساڵە یارمەتی نادرێ کەچی مەسفای پێلەقە یارمەتیە درافەترێ وە مەسئولین لە پشت پاڵاوگە بڕوان پێ بکە هەر مەسفاکانی بازیان و کار و قەیوان و ئەوانە ئەگەر پاڵپشتی بکرێن بای ئەوەندە ئەتوانرێ فراوان ببێکە لە بەنزینی تارە و هەموو پێداویستیەکانی تریشمان بە بڕی پێویستی ئەمنەتەوەی و ناردنە دەرەوەش بەرهەم بێنن کاکە پاڵاوگەی من هیچ فەرقی نیە لەگەر ئەوانەی تۆ باسی دەکەی بە تعدی وەسبێنێ مختبەر دڵم پێی خۆشە ئەیوادارم تۆش ئەگەر هیچ ئێوەش هاان بدرێ و گەورە بکرێتەوە نەک بەنزینخانە و ببوورە شوێنی ئەمەی پێوترا پێلەقە و نایاسایی وانە ئێستا کاگران جەگەر باسی وەبەرهێنان و لارە ئابوووریەکە بکەین هەمووتان بیرتانە کاتێک جەنجی داعش ڕوبڕووی هەرێمی کوردستان بەوە لێرە و لەوێ خەڵکانێکی کەم سەرەتا لە وڵاتان ڕنگ بوو بەرگری و یان بەرەنگاربوونەوەیان هەبیتن بەڵام دوای ئەوەی کەیسەکە ناسێنرا کەسێک لە ئیتالیاوە لە فەڕەنساوە ئەو کەیسێ بە کەیسی خۆی دەزانی چونکە دەیزانی شەڕی داعش هەڕەشەیەکی گەورەیە نەک لەسەر کوردستان بەڵکو لەسەر هەموو دنیا ئێمە دەتوانین ئێستا هەڕەشەی ئەو ئابووریە کە کاک دکتۆر باسی کرد کە هەولێر ئێستا دووەم پیسترین شاری عراقا ئەمە دەتوانین ئەوە تەسویقی لە بۆ بکەین ئەمە دەتوانین ئەوە بە بازارکردنەوەی لە بۆ بکەین دکتۆرەتی هەندێک ڕۆژ یەکەمە خراپ لە بینی بەسڕا و هەولێر هەردووچی یعنی ئەمە باسی شاری هەولێر دەکەین ئەمە دەتوانین بەس بەچ شێوەیەک تەسویقی لە بۆ بکەین ئەو کەیسێکی ئێستا ئەو بە بازارکردنی چۆن بۆ بکەین ئێستا کاربۆن کرێدیت هەیە کە بازارێکی گەورەی
ئێستای ناو گۆڕانکاریەکانی کەشوهەوایە ئەگەر ئەمە بێت و کار لەسەر کۆمەڵک بیرۆکە بکەین کە پێدەگوترێت لۆ ئیمیشن کە کەمترین سوتەمەنی تێدا بەکاردێتن ئەو کاتە دەتوانین زۆرترین و بەرهێنان و بە بازارکردن لە وڵاتەکەمان بکەین دەرفەت بدەیت یەک لە قوتابیەکانی زانکۆی کوردستانمان کە لێرە کاک عەبدوڕەحمان پرۆژەیەکی هەیە ئۆتۆمبیل بە 150 لۆ بە 150 ئەو بەکاردێنیتن ئەوەی دەکەی زیرۆ ئیمیشن کاربۆرە هیچ یەکێک لە کاربۆن کردیتی بەکار نایەتن ئەگەر لێرە حەزم لێ دەرفەت بدەیت ئیش بکە ئۆتۆمبیلەکە پرۆژەکەی مۆدلینگەکەی تەواو بووە ئەگەر دەرفەت بدەن حەزم لێرە وجودی هەیە کاک عەبدوڕەحمان لە زاری خۆیەوە باسی بکە بەڵکو ئینشاڵڵا ئیلۆن ماسک کۆنتراکتێکی لەگەڵا بکە و کاک عەبدوڕەحمانەوە ئەو یەک لە پرۆژەکانە دەتوانی ئەو مایکە بن بە کاک عەبدوڕەحمان ئەوەیە کە دەڵێن بتوانین و بەرهێنان لە بیرۆکەی گەنجانمان بکەین بەڵێ بەخێراتی سەر چاوم ئەوە بەس تیۆریە بیرۆکە ئایبینە ئیشەکە کار دەکا بەس تیۆریە یا قابلی جێبەجێکردنە ئەم بیرۆکەی بەڕێستان سەرەتا بەخێراتی هەمووان دەکەم فەرمودانیشە خۆشت بەخێر بێ سوپاسان دەکەم لەوە دانیشتە بەڕاستی ئەو کاری کە جەنابی کاگڕانزەر باسی کرد جێبەجێکرا و ئێستا چەندین سیارەش هەر بە و ئامێرە کار دەکەن ئێستا ئۆتۆمبیل هەیە دروستان کرد بێ بە ئاو کار بکە؟ 100% بە ئاو کار ناکات لە 140 بۆ 50 بە ئاو کار دەکات چەند ئاو پێویستە لە ڕۆژەکە لە کیلۆمەترێکە هەر لترێک بای 100 کیلۆمەتر دەکاتن لترێک ئاو بۆ 100 کیلۆمەتر بەس دەبێت سوتەمەنیش لەگەڵ بێ گاز بێ یا بنزین چەندێ سوتەمەنی کەم دەکاتەوە و ئاوەکە بێ بە ئەڵتەرناتیڤی سوتەمەنی بۆ ورە تێنەگەیشتم مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلێک پێویستی لێرە بۆ سلێمانی بە 20 لیتر بێت ئەم ئۆتۆمبیلیان ئەیکا بە 10 لیتر بنزین بۆ 12 لیتر بۆ 12 ینی 8 لیتر سوتەمەنی کەم دەکات 8 لیتری کەم دەکاتەوە و کاربۆنی مشنشی دەبتە سفر لە ملیۆنان ئۆتۆمبیلی کوردستاندا زۆر ژینگە پاک دەکاتەوە ئەگەر باسی دەکەین کە بتوانین باوردەکاری باس بکە سیارەکەی ئێستا هەیە تێستان کردووە؟ هەر بۆ هەموو زۆرە سیارێک دەبێتن ئامێرەکە دەیبەستی هیچ نمونەیەکتان هەیە؟ هەر سیاری خۆمان کە چەند لە مێژە ئیش پێ دەکەن ساڵێک زیاترە ئێستا ئەو سیاری پێ هاتووی بۆ بەرنامەکەم بەشێکی بە ئەو ئیشەکە؟ حالێ نەکنم نییە بە سیارەی ئێوە هاتوون سیارێکی خۆم پێ نییە ئێستا خۆت ئۆتۆمبیلێک بەکارێنی ئاوی تێبێ لە بەری بنزین؟ بنزینەکەی هەر تێ دەکەی سوتەمەنیەکەی تێ دەکەی بەڵام چیە ئەتو کاربۆنی مشن دەبتە سفر و هەم بە نیوەی ئەو سوتەمەنی دەگەی شوێنیەوە تەنکیەکی ئاویشە بۆ دروستکرۆ لەگەڵ تەنکیەکی بنزین بچووکە دەبێکی بچووکەی ئاو دەبێکی بچووک بەڵێ ئەوە هەڵمیش دەرەکە ئۆتۆمبیلەکە؟ بێگومان هەڵم دەکات چکە دەرچوونی گزۆزەکەی ئیمیشنەکەی تەنها H2O-یەکە ئاوە ئەی باشە بۆ نمونە کۆمپانیەکانی بەرەمێنانی ئۆتۆمبیل هیچ بیرۆکەکەت بڵین تایبەتە بە خۆت بەرایی اختراعی خۆتی هەیە؟ داهێنانەکە هەری کووردە ئی خۆم و دکتۆر مهندس عەلیە هی زانکۆی کوردستانە؟ بەڵێ ئەی ئێوە لێتان نابنە و بیرۆکەیە هیچ کۆمپانیاکی بەرەمێنانی ئۆتۆمبیل ئامادە نیە لێتان بکڕێتەوە بیرۆکەکە؟ ڕاستی هێشتا ئەو فکرێمان نەبووە بەڵام ئینشاڵڵا لە داهاتوو ئەو بوارانەش تۆ باسی بە بازارکردنەکەی کەچی خۆتان بە بازارکردن بۆ داهێنانی خوێندکارەکانی خۆتان ناکەن وەکو پێم گوتی ئێستا بە بازارکردنەکە بەو شێوەیە کە جارێک دوان چونکە لە مۆدیلینجی هەندسی سەرەتا تو پرۆتۆتایپێک دروست دەکەی دەکمەنە لە جیهاندا پێش ئێوە نەکراوە ئەوەندەی کە ئێمە بە دوواداچوونمان لەسەر کردیا بەڵێ زۆر دەگمەنە بەڵام وەکو لەبەر هەرازی ناکەین لەبەرەوەی ئەمە ئێستا لە میانەی جێبەجێکردنی ئەو بیرۆکەین بیرۆکەکان لەسەر چەند ئۆتۆمبیل خستوتان تا تاقیکردنەوە تا ئێستا لەسەر یەک دوانێک کاک عەبدوڕەحمانمان تاقیکردەوە ئێستا لە قۆناغی تاقیکارین بۆیە من ئەو باوڵێن داهێنانە لە پرۆگرامەکەی بەڕێز باز دەکەم شتێک هیچ سایدئفێکتێکی نەبووە ئەوانە کە لە پرۆسێسینگدایە چونکە ناکرێت
اختراعێک تۆ بە داهێنان ناوزەدی بکەی دواتر ئەتوو کۆمەڵێک ساڵ با بڵێن ئەنجامەکانی دووەرنەگرتبی ئێمە ئێستا پێ دەڵێم ئەگەر ئەمە بمانەوێ بە بچووکترین حالت دەتوانین بەو شێوەیە تەسویق بکەین ئەوە وەکو زیرۆ کاربۆنەکە بەڵام من پێ بڵێم ئەو بیرۆکانە لە شوێوە سەریان هەڵداوە ئەوانە چۆن ئەو گەنجانە دروست دەبن ئێمە لە زانکۆی کوردستان بەلایەنی کەم هەموو ئەو گەنجانەی کە لە قۆناغە جیاوازەکان دەخوێنن بەشێکی زۆریان لە کۆمەڵێک ڕاهێنانی گەورەی ژینگەییدا بەشدار دەبن بچووکترینیان وەکو کاکتۆر باسی کرد کە دەرگای زانکۆی کوردستان ئاوەڵایە ماوەک پێش ئێستا 1000 گەنج لە سەرتاسەری پارێزگاکانی عێراق 1000 گەنج یعنی بەبێ مجاملە هاتن لە ناو زانکۆی کوردستان ڕاهێنانیان وەرگرت لەبارەی هۆشیاری ژینگەیی لەبارەی ئەوەی چۆن بتوانن بەرانگاری گۆڕانکاری ژینگەییەکان ببنەوە ئەوە وا دەکات دوو بەیانی ئەو گەنجە لە ئێستادا بیری بۆ بزنسێک بڕوە بۆ کارێک بڕوە کە تیایدا ژینگە بپارێزیتن بیری بۆ ئەوە ناڕوە ژینگە پیس دەکات کەواتە ئێمە ئەتوانین پاکردنەوەی ژینگەش هەلی کاری لێ دروست بکەین بۆ گەنجەکان ئەگەر کاکە ڕەمزەر دەرفەتم بدەیت ئەو قسانەی چارەسەرێکی سەیریکە خۆی چۆن نەخۆشێک کە چێ بۆ لای دکتۆر بووی چارەسەری باتێ بەڕێزی شت پرۆفیسۆرێکی هەم عەقڵی خۆت هەم توێژینەوەکانی زانکۆکەت چەند چارەسەرێکی خێرا بۆ حکوومەتی هەرێم و بۆ بەڕێوەبەرێتی ژینگەی هەولێر و دەستەی ژینگە وهی کوردستان خێراکان چی بێ بە کورتمەودا بتوان جێبەجێ بکەن و درێژخایەنەکانیشمان پێ بڵێ بۆی ئەو خەڵکەش کە هاتوون میوانیەوەن قسە بکەن زۆر سپاس دەکەم بەڕاستیەکەی یەک لە فاکتۆرە هەرە گرنگەکان ئەوەیە کوالیتی کۆنتترۆل دەبێت کوالیتی کۆنتترۆلێکی محکەممان هەبی ئەو شتانەی کە دێنە کوردستان دەبێت بە کوالیتی کۆنتترۆلێکی باش دابڕۆن ئەو سیارانەی کە دێن بە هەموو نەوعەکەوە دەبێت VOC پێ دەڵێن VOC ستەندەردمان هەبی لە کوردستان نازانم هەیتمانیانیتمان دەبێ دروستکەین لەو ستەندەرتەی تێنەپەڕی ئایا سیارەکە مۆدێلی 2024 بی یان 2000 بی فەرق ناکە لەوەی تەماشەی ئمێشنەکەی بکەی VOC-یەکە دەداتێ دەبێ ئەوەی قیاس بکەی لەسەر ئەساسی وەی لێگەڕێی سیارەکە بێتە ژۆری ئەوە یەک دوو بەسەراحەت ڕێنمایی محکەم زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەتوو بچی پاڵاوگەیە قەپاتکەی مەفرۆزە ئەتوو ڕێنمایی دانەی بڵێ دەبێ بەو ستەندەرتە ئەو پاڵاوگەیە کارکە کە فەرقی نەبی ئەو ستەندەرتە لەگە ستەندەرتێک کە لە سلەیمانی هەیە کە لە دهۆک هەیە کە لە هەر گوندێکی کوردستان هەیە ئەگە بەو نەوعەبی یەک عەدالەت دێتە کایەوە دووش دەزانی ئەو ستەندەرتە واجبە لەسرت ئەو ڕێنمایە پڕکەوە تاتوو کار بکەی نەک من قەپات بکەم بەڵکو من ڕێنمایی ڕاست و دروست دەم من فلتەری باشت بۆ دانێم من جێی مراقبەت بۆ دانێم تەماشای بکەم کە ئەو هەوایەکەت ئەو بە ستەندەرتی ئەوەی من دامناوە کە لەگە ستەندەرتی جیهانی یەک دەگرتەوە ڕاست و دروستە بۆ کار نەکەی مەفرۆزە تۆ کارکەی بەڵام ئەگەر لەگەر ئەو ستەندەرتە نەبێ مەفرۆز نییە من قەپات بکەم مەفرۆزە پارەت لێ وەگرم لەبەرەوەی من کە بەس ئیجازەم برێ لەبەرەوەی من کە حکوومەت ئەو پیساتی تۆ دەیکەی من دەبێ خاوێنی کەمەوە کولفەکەی زۆر زۆرترە لەوەی کە من لە سزنێت دانێم مەفرۆزەکە ژەهر بداتە ملەتەکەی ئەوە دوو نەگەڕامە با سزای یاساییشی تێدابی حکمی درێژخایەنی تێدابی سزنی تیابی بەڵێ ئەگەر ئامادە بی ئەو کابرایە زەمیری نەبی ویژدانی نەبی ژەهر بداتە ملەتەکەی خۆی سێ ئەگەر بتەوێ وەڵڵاهی ملەتەکەی خۆم لە هەر هەموو خەڵک خۆشتر دەوێت خاک وڵاتەکەم لە هەرمان خۆشتر دەوێت بەڵام خەڵک وایان تێنەگەیاندینە کاکە پاڵاوگا ئەو نوعە نییە خەڵک ئەوی خەڵک تیان گەیاندینە ڕاستە چەند سارێک وەبوو لە ڕابردووە بوو بەڵام ئێستا زۆر زۆر کەم بوویتەوە بڕوان پێ بکە کارگە هەیە لە وڵاتەدا بەقەدەر چەند پاڵاوگەیەک ژینگە پیس بە تەئکید تەواوە سازیەکانی ئێمە بە هەمان شێوە بە تەئکید وایە ئەوجاگە ئیجازەم بدەیت کاکە ڕەنز با من ئەوەکان تەواوکەم یەک لە نقاتە هەرە گرنگەکان ئەوەیە هەر مەسنەعەک لە کوردستان بکرێت دەبێ وۆتە تریتمنت پلانی لەناودا بێ وۆتە تریتمنت پلان نابێ ئەو یعنی بۆی تەسفیەی ئاوەکەی بکەی ئەو تەسفیەی ئاوەکەی بە دەرەجاتە نەک بەس جیهاز و دانانەوە دەبێ ئەو ئاوەی کە لەو معمەلە دێتە دەرێ بەکار بهێندرێ لە بۆ زراعەت دەبێش بە ئیعلام بدرێ تاکو خەڵکەکە ئاشنابی کە تەواوە یعنی واضح بین لەگەڵ خەڵکەکەمان ئەو تەسفیە ئاوەی کە دامان ناوە لەم مەسنەعە لەم
کۆمەلگایە بەو نەوع ستەندەرتەیە ئەو ستەندەرتە مەفروزە بدرێتە میدیاش بەس ئیجازەم بدە بدرێتە میدیاش تاکو هەموو کەس مراقب بێ لە سەرتان نەک یەک کەس و دوو کەس بە تەسەووری من ئەوە ڕێگەیەکی ڕاست و دروستە چارەم ئەمە شتە خێراکان بەلای من لە هەرە مشکلە گرنگەکان لە کوردستان ئەوەیە ئێمە مەفروزە لە باخچەی ساوانەوە دەست پێ بکەین پرۆشور و ڕێنمایی ژینگەیی دروستکەین دەبێ ئەمە جیلێک دروستکەین ئەو جیلە ئاشنا بێ لەگەر پیسبوونی کەش و هەوا پیسبوونی ئاو بەهەدەردانی ئاو بەهەدەردانی کارەبا بەهەدەردانی پارە هەموو یەک دەگرتەوە بە تەسەووری من ئەمە فاکتۆرێکی زۆر گرنگە بۆ ئەوەی جیلێکمان بۆ دروست بێ ئەو جیلە ببنە حەرەس لەسەرەما بۆ ئەوەی لێمان ڕێگەمان لێ بگرن ئەگەر ئێمە غەڵەتمان ئەگەر ئەوەی دروست نەکەین تا مابێ ئێمە هەر ڕای دەگرین و قەپاتی دەکەین و ڕای دەگرین و قەپاتی دەکەین بەڵام دەبێت جیلێک دروست بێ بە عەقلیەتێکی نوێ کە ژینگە لای پیرۆز بێ وڵات لای پیرۆز بێ پیرۆزبوونی وڵات ئینتیما لە بۆ وڵات لەگەر ئەوەیدایە کە تۆ ژینگەکەت خۆش بووێ ئاوەکەت خۆش بوو خەڵکێک لە ماڵەوە توانێت خۆی پارێزە بە تەسەووری من ئاستەمە من بڵێم خەڵکێک بەتەنێ ئیندیڤیدوەڵێک دەتانێ خۆی چونکە تەسیرەکەی ئیژینگەی لە شوێنێک نامینەیە کاکە ڕەنج هەموو تۆش ناتوانی منیش ناتوانم کە خۆم پسپۆڕم بەڵام بە شێوەیەکی سنووردار ئەتوانی بۆ نمونە بۆنی خراپ بەکارنێنی سپڕای خراپ بەکارنێنی بۆ مناڵەکانە ئەو قسانە ئەوەی تێدانە مەجای تێدانە ئەتوانیت ئەوە ئەتوانی هەندێک ئینجانە و شت لە ماڵی خۆتا دابنی بە سنوورداری ژینگەی لیڤین ڕۆم و ژووری میوان و دانیشتنت کە دابنی نێڵی گەورەکان گازی لێ بگرن بۆی کە تۆزە زیاتر ئەمانە شتی زۆر گرنگن دەبێ بکرێ شتی زەڕوریش ئەوەیە بەڕاستی هاوکاریکردن لەگە زانکۆکان بەڕاستی من بە خەلەلێکی گەورەی دەبینم لە کوردستان و لە عێراق ئێمە ئیسفادە لە ڕیسێرچ و لەسەر توێژینەوەکان زۆر بە باشی ناکرێت ئێمە بۆ توێژینەوە دەکەین لەسەر کەش و هەوا و لەسەر ژینگە لەسەر هەولێرە ئەگەر خەڵکێک ئیسفادەی لێ نەکا ئایا زانکۆ بۆ ئەوەیە بەس تۆ بکات بە ماجستێر و دکتۆر ئەوە ڕاستیە بەڕاستی ئەمە بە ئیتیزاهاتی غەڵەت دەڕۆین ئەوە 33 زانکۆ لێرە 34 زانکۆ دەکرا بەدە زانکۆش ئەمە بەڕێوە بچین بە سەراحەت بە واقعی بڵێم دەکرێ ئەمە زانکۆی محکەم و باشمان هەبێ پێکەوە لەگە زانکۆکا باشەکان کار بکەین بۆ ئەوەی بتوانین باشترین خزمەت بۆ گەلەکەمان باشترین ڕاوێش بۆ گەلەکەمان ناکرێ ئەمە حکومەت لەلایەک کار بکە زانکۆش لەلایە کار بکە ئەگە پێکەوە کار نەکەین بۆ خزمەت نەقسەک هەیە ئەو نەقسە دەبێ پڕکرێتەوە بە تەسەووری من ئەوە زۆر گرنگە جەنابی بەڕێوەبەری ژینگەی هەولێر تێبینیت زۆر بەنسبەتەوە قسەکان دکتۆر زۆر لە قسەکانی بەڵام ئەو دەرێکە ڕێنمایی لۆ هەمووی پرۆژێک ڕێنمایی ژینگەی هەیە لە دانانی یەکەی چارەسەری ئاوەڕۆ لە دانانی کاسەتا 25 ڕوبەری پرۆژەکە سەوزایی مە زیاتر دارە لە هۆشیاری ئەمە ڕێنمایەکمان ڕێنمای ژمارەیەکی 2022 ئێستا هەموار کرایەوە ڕێنمای ژمارەیەکی 2024 بە دامەزراندنی هەموو دەرچوانی بەشی تەندروستی ژینگە لە جامعەی سلاحدین یان هەر جامعەیەکی کە دەرچووی ژینگەبی ئەمە لە پرۆژەکان دایان دەمەزرێنین 3 ڕۆژ دەوام دەکەن یەکشەم سێشەم پێشەم لە پرۆژەکان دووشەم چاشەم سمیناری دەکەن لە ڕەوزەی هەتا عەدادیەی ئەوە تەگە تەماشای پێجەکەی کەمە ئەمە هەفتانە بەلاکەمی 100 تا 150 ئەوە سمینارمان هەیە لە ڕەوزەکان تا دەگات عەدادیە بەڵام هەتا ئێستا پێشنیاری جوانە بەلەگەری دەبین و سەردانیشان دەکەین کە هاوکاربین لەگەر جامعەی کوردستان لە زیاتر پێشخستنی ژینگەکەی بەنسبەت هەندێک شتیت کەشێکە لێرە باسی ژینگەی دەکەین بەڵام بەی دەچێشی یەک لەوانش ئەوانە زەرەری ژینگەی هەیە کات ئەوی بەی بەیتەرەکە ئەویان ڕاستە جگەرە و ڤیپ من جارێ بەرنامەیەکم کرد لە ڕوودا و باسی جگەرە کێشانم کرد وتم بینەرانی بەڕێز هەرچەندە لەم ماوە شاپیان وتم من نایکەم لەبەری نامێت درۆ لەگەڵ خەڵکەم بەڵام لە پێشەکی ئەو بەرنامێش کە کردم وتم بینەرانی بەڕێز
و نەزان ناڕاستیتان لەگەڵەکەم من خۆمەی کێشم بەڵکو خوا هیدایەتم باو تۆش دوعام بۆ بکەوەکو بەڕێوەبەری گشتی ژینگەی شتێکما پێدرێ ئێستاش لەسەر ئەوەی هەوای هەولێر بەڕاستی ئێستا خۆشبەختانە جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاری دەکە چار وێزگەدا بزرێت چاوێزگەی هەوای کە ڕۆژانە دەتاین بە لە حەزە دەتاین هەوای هەولێر چۆنا سێ سابت و یەکی گەڕۆک دادنەی کە وەکو سێ گۆشەکێکە چانە منتیقی هەبانەوەکانیش لە منتیقی گەڕیشیان سەڕی کردگۆ کەش لا لەی سی2 پارک دادنین ئاین زۆر بە ئاسان دەتانین هەوای ڕۆژانە بە هەموو غازەکانیش بە هەموو غازە کەسان غازەیە هەمووی تێدایە ئەو پیسایەکەی دەدەینێ بنۆک بەڕۆژ ئەی هەندێک وابزانام ئیجراتی تریشتان کردووە کێڵگە و شتتان تێکگا و قەدەغا کردووە کە ئەوەی لەگەڵ وەزارەتی بەڕاتی گشتی کشت و کاڵی هەولێر لەگەڵ قامیەتەوە ئەو شوێنانێکەکە کلایکانی قژارێکە بە ئاوی پیس سەوزانە هەمی تێکدرا جاگدوار نەکرێتەوە زۆر بوو بە دۆنم بەرهەمی خراپیان بە ئاوی پیس ئەو بە سەوزایەکان ئەو دەدا ئاوی هەولێر دەسوە خوارێ ئەوەی تقریبان ئەو سێ خەتەی گەرمەشماندانەیەکە بۆ هاوڵاتیان سێ خەتی گەرماندانە زەرجیر لە هەولێر ئەڵی سڵقا بۆ ئاورا بوو لێ هەبوو هەموو شتێکی لێ بوو هەموو شتێکی هەموو شتێکی ئێستا لەوەش دانرای بەڕاستی نام ئەو سێ خەتە گەرمە زۆر هاوکارمان دەبن خەڵک ینی داواشیان لێ دەکەین کە هەر شتێکی ببینین لە ژینگەی پیسکە پێمان برێن بە ڤیددیۆیان بە لۆکیشنەکە بە زووترکان چارەسەریان دەکەین چ دوو کەڵ بیسە ژاوەژاوە شتێکی کردی دەست خۆش سپاس بۆ ئامۆژگاریە کردە بۆ مەسەلەی ڤەی پوشتەکە بەڵکو ئینشاڵڵا بە قسەت بکەن عشماق بوردەبی ئیرانینە لە خزمەتشان کێ فەرمای شتێکی هەیە خوشکی من مایکەکەی بنێ بەڵێ سەلام عەلەیکوم سەلام کە دکتۆردانا باسی چارەسەری کرد لە بۆ سەیارەکان خەڵات؟ نا خەڵات نا باسی سزای کرد سەزا بەڵێ ئێستا پارەی ژینگە و ئەوە ڕێگەوبانە شتێکی ئەو هەیە لە بۆ سیاری وەردەگیرێتن کە سیارە لە دەرێ دێتە کوردستان بەس حکوومەت دەتانی ئاسانکاری بکە لە بۆ خەڵکی وەچی پاڵنەرەك لە بۆەوەی ئەو سیارانە بە تایبەتی ئەوانی کە هایبریدن یان سیارەی کارەبایینە کە لە دەرێ دێنە ئێرانە ئەو پارەی نەدەن بالعکس کە پێشتر مەسەلەن لە بۆ سیارەکی لە بۆ نمونە تێسلا 4 ملیۆن درابی ئێستا ئەو پارەی ژینگە و ڕێگاوبانە 9 ملیۆنە حکوومەت دەتانی وەکو سیاسەتی هاندان هانی ئۆتۆمبیلی هاوڕێی ژینگە بات بزەبت بەو نوعی ئەوە دەبتە پاڵنەڕێک گرنگە بەرزیکەوە خەڵک زیاتر ئەڵێ بەرزمان کردوێتەوە زیاتر سیارەی زەریبە نەما بەس ئەوە دەکەن ڕقەمەکەشی بەلاشبی ئەڵێ ئەمانوێ ئەڵە زەریبە نەماوە ئەمانوێ ژمارەکەشی لەمە بەدا بە بەلاش بێت ئەو قسەی جەنابەت ڕاستە فەرمای شتێکی تر فەرموو چەند خات و نۆبزام جەنابەت کوا دکتۆر بەڵێ بۆ مایکەی بەنێ بەبێ زەحمەت زۆر سپاس بۆ ئەم مەجالێکە بە منتدا سپاس دەکەم ڕاستە پیشەسازی و داهێنان هۆکارێکی گرنگم بۆ وڵات بەڵام ئەکرێ گرنگتر بێت لە ژینگەیەکی تەندروست ئێمە ئیرادەمان هەیە خاوەن پاڵاوگەکان کە وەک جەنابیان عەرزیان کرد هەموو شتێک پاڵاوگەکانیان ڕاستە بەڵام فۆکس ماخستۆتە سەری چکە بە ئەلەکسەر ئەوانن کەوایان کردو ژینگەی هەولێرەکەمان پیس بێت بە جۆرێک پیس بووە کەوا ئێمە چینە دەرەوە شەوان ئەستێرەکان بە درێوشاوی نبینین کاکە ڕەنج هۆکارەکەی چییە بە ڕۆژ و بە شەو هەورەکانمان هەر ڕەشن لە بەرزایەکەوە کە سێری هەولێرەکەین بە جدی خەفەتبارە بم چکە ئاسمانەکەی یەک پارچە ڕەشایەتیە ئێمە ئیرادەمان هەیە پێشەوەی یعنی سزایەک یاسایەک کە دانرا ئیلا سزایەکە نەسەپێندرێت و جێبەجێ ناکرێت یعنی چارەسەر ناکرێت هۆکارەکەی چییە بۆ ئەوها بێ هەزارەها مناڵ کۆچی دوایان کرد بەهۆی شێرپەنجەوە یاخود بەدەستیەوە ئەناڵێنن دایکەکان جەرگیان سوتا و مناڵەکان بێباوکمان ئالەکسەر پاڵاوگەکانن تکایە بە هەولێرەکەمان پاکەین و نیشتیمانمان خۆش بێت چونکە نیشتیمان دایکمانە چۆن ئێمە دایکمان ئەپارێزین و خۆشمانەوێت دەبا نیشتیمانەکەشمان خۆش بێ چونکە هیچ لە هیچ شوێنێکی تر کوردستانێکی تر نییە هەتا پەنای بۆ ببەرین با ماڵەکانمان خۆش بێ نیشتیمان دایکە زۆر سپاس هەر بژی مامۆستا بەخێر بێت فەرموو کێ قسە فەرموو جەنابەت ویستە باسی لایەنی دەرونی و شت بکەیت بەڵێ مامۆستاوەڵا پێویستمان پێویست بوو میوانە لێرە بێتن باسی کاریگەری دەرونیەکان بکاتن کە ژینگە چەند کاریگەری دەرونی هەیە وڵا بەرنمەیەکمان کرد ئەیوت هەندێک لەو گاز و مادە زیان بەخشانە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر عەساب و عەسەبیکردنی خەڵک هەیە بەڵێ بێگومان ینی
لەوانەیە ڕۆژێک ژینگە زۆر پیس بێت چەند کەسێک تووشی کێشەی کۆمەڵاتی بێتن ینی دەرونی لەسەر عسابە لەوانێ بە شتێکی بەسیت تووڕە بیتن کێشەیەک بنێتەوە لایەک تر باشە داوا لە حکومەت ناکە لەوانێت کولفەکەی زۆر بە حکومەوەی قێرایندارێ و کێشەی بوو زمانێ بەڵام خۆ کۆمپانیاکە دەتوانن هێڵی میترۆ لە ئاستۆ بگرن ئەگەر هێڵی میترۆمان هەبێتن ژمارەی زۆر سیارە لەسەر شەقام نامینێتن زانکۆیەک لەوانێت 2000 خوێندکاری هەبێتن 1500 خوێندکاری ئۆتۆمبیلی دەینێتن بەڵام ئەگەر میترۆ هەبێتن لەوانەیە پەری 100 کەسێ بە ئۆتۆمبیل بێتە زانکۆیەکە کاریگەری زۆری دەبیتن هۆکارەکانی گواستنەوە لە وڵاتی ئێمە زۆر خراپە زۆر پاشکەوتووە بەڕاستی ئۆتۆمبیلە نەبێ ناگەیت هیچ شوێنە یعنی خەڵکی هەولێر سەرڕای ئەم شەقامە جوان و پان و پۆڕانی کە هێتی بەڕاستی ئێواران هەمووی تووشی دەردەدڵە بێ هەتا ئاگاتە ماڵەوە بەیانی تووشی 1000 سەرێشا بێ هەتا ئاگاتە زانکۆ و شوێنی کارەکەی و بازاڕەکەی یا زانکۆکەی یا قوتابخانەکەی وانە بێگومان ئەوە جگە لە باری دەرونی ژینگەکەش پیسەکەوەکو فەرموورە هەتا ئێستا کە لایەنە پەیوەنددارەکان ئێمە لە گرنگی توێژینەوەی تێناگەن ینی لە هەر وڵاتێک کە دەستەیەک شوێنێک کە تووشی شکستێک دەبێت تووشی نوشتێک دەبێتن بە خێراترین توێژینەوەی لەسەر دەکەن بۆ نمونە دموکراتەکان کە لە ئەمریکا هەڵبژاردنە دۆڕان بە خێراترین هەر ئەو ڕۆژی ناوەندێکی توێژینەوەیاندانە بۆی لۆکارەکانی شکستەکەی بکۆڵنەوە بۆی لە هەڵبژاری داهات و تووشە و شکستەی نەبنەوە لە ئێمە ئەمە کێشان و ڕووداتن توێژینەوەشی لەسەر دەکرێت بەڵام لایەنی پەیوەنددار هیچ گرنگی بە توێژینەوەکان ناداتن ینی هەر تا ئێستا کۆبوونەوەیەکی سەعاتیان پێ باشترە لە ئەنجامی توێژینەوەکی ینی تا ئێستا یانی پەیوەنددارێمە لە مانەی توێژینەوەی تێناگەن هەز ناکەن توێژینەوە چەند گرینگە پەیوەندی بەوە هەیە دەسەڵات و ئازانێ خۆی ئەتوانێ هەموو شتێ بکە لەم شتێکی تێدەگاتن و چارەسەری کۆتاشەری لای خۆیەتی ئەوە کێشەکەمان سپاس مایکەکە بەکێە بێ بۆ برایم زۆر سپاس بەس بۆ تاواکردن لەسەر قسەی کاکە ڕەنزەر لەسەر پرۆژەکانی زانکۆی کوردستان یەکێ لە تازەترین پرۆژەکان بۆ ژینگە پارێزی ئەوە بوو کە بوتڵی دووبارە بەکارهێنراو لە جیاتی بوتڵی پلاستیک بەکارداندرێ اینجا لەسەر کۆلیژی کوردستان ئەتوانین ببینین کە زیاتر لە 10-15 بەڕادی ئاوداندرایە کە ئەچێتە پرۆسەیەکی فیلتەر زیاتر لە 16,000 فیلتەرەکرێ بۆ قوتابیەکان کە ئەبینی ڕۆژانە زانکۆی کوردستان بە قوتابیانی و بە خوێندکاران و بە کارمەندانیشی پرۆژەی تازە و تەکنیکی تازە دائەندرێ بۆ ژینگە پارێزی کە بەڕاستیمانەوە دەست خۆشتان لێ بکەین و ئینشاڵە لە پرۆژەی تازەش تاڕێکن دەستەکان خۆش بن قوربانی تۆ بێ زەحمەت ئەو مایکە بۆ برام فەرموو براجان زۆر سپاس لێرە داگەکەرانس جەنابی دکتۆر و هەمووان زۆر جەختیان لەسەر داخستنی پاڵاوگە یاخود نەهێشتنی سیارەی گاز و ئەوانە کردەوە یەکێک لە چارەسەرەکانی تریشکە من لە دەڤەری بارزانەوە هاتووم چاندنی داروبارە عنی کە کاریگەرێکی زۆر گرنگی لەسەر ژینگە هەیە ساوسکردنی وڵات بۆ نمونە ئەگەر کارگەیەک دابدرێت ئەکرێ حکوومەت لۆی بکات بە مەرز کە چەند دارێکیش لەگەڵ کارگەکە بچێن ئەوەش کارگەرێکی زۆر گرنگی لەسەر کەشواوای هەولێر دەبێت و لەسەر کەشوای هەموو کوردستانیش بگشتی سپاسە دەکەم قسەکەت ڕاستە فەرموو ئوبرام سلام اسمع حماد قطبي زانكو كردستان الفي انترفيو دوم تشتاق ديت از بينم هر ايك بحث مصلحته خو شخصيت كتن نوكا افي باريزي بحثي وزارة كركو خدان بالاوغا بله بحثي وزارة كراود جينتا مجتمعي هرد قلت از بوشم افتشتانيا اگر 5 سال بيت بس سرار رو هنديكو او قازان جاكو مودي بخود كد دويت وين درزايتن كوزيونا قد جينتا خلقي ودويتن في تشتاي قناع كتن وجبلي راخي ديكا ما نوكا جالك شورا سر ديتن بس اف شورا سريا دهينا كرن بسيورا كليراوا كود 5 سال ديكا بنارينا ديتا شورا سر كرن اس خود بيجمع اگر في حاله بيدنا كوتشاو داس بيكو بروغرامي تارشيفك دونا دي 5 سال ديكا بروغرامك ديكا كي افي بروغرامي ديكا ارشيف جباركو ام في تشتي نوكي بس اختن تتكرن بوتشي هيفيتا كما بتشارا سر كرن جباركو اوا سالكو دو سالنينا كو افتشتتنا كرن دويدن ام تشتاقي بكين اوا تشاركاس ام همي جانش ام خرخو بكين ايك ام همي تشتاقي بخوب كين تدقي او هندانا بيتن كو از بيجم اسخو
دفيدن أم همي بيك فاسا الرأي كيف كون بين أزم يون أفبر زي ضرر المجتمعي دات يون أسوق قطبي يون قالك سيدي جورات كشن يون صوري كورتين دفيت أن فين تشتي كيم كين إيش لا عندنا حكومات تبع بيت يون زونكوا كيفا وأفتشتاب زونكوا كتنين يتكرن بقالك زونكوا تتكرن وبحكومات إيش يتكرن دفيت أم همي بيك فاشول كين بالي مثلا جنجن كرد بالتانية دكارن شبكن جنجت كرد از خود بینم اگر گنج المال خود دست بکات نکام عقلیات جورب پیلین ام خوب دست بکین بودی از تشتکی بکم ضرر جنگی بدت از بود شوف وی کبرای کم که بمن بطلع کویت است شرعی اول جنگی پیس کردن اگر از خوب دست بکم ادشم وان همیوت بگین مانا أواش دهندکی دیکت تدگینن یعنی مجموعه که بوم مازنتر بو کو ام قوم کی چه کن کو جنگه پارزید بس اگر از چو ویب کم کو بومن جنگه پیس کر بجمه نفشه کرو کردستان لیگر چون گفتشته های کردستان بجن یا گلک رخراون کاملگه سیویل هنه دکارن وان گنجو خورتن کرد کچن کرد دکارن دناو وان رخراو دا پشکدار بن خبات کار بن اوجی تأثیری کی پرمزن چه دکال سر وان دامو دزگه تایبت و پیوندار دگل جینگا بله از بیشم بس تیوی حکومت و زانکو یا حتی قنات جهاری کارم کن از خو خلق آکریما وقتی از پنجشنبه یا چماف آکری از اسپیدارات مواز جا که باش بینم بس دمی از الهفلیر از قسم داخلیت مینم دمی از جاوید بینم از خوب نفسیان تکچم تدگی چونکی وارد تو بومن خوارا بیا و بادی تو قهوه که و خوی تو روزه که خوش دست بکی تو صح که دنگ مالی دهات لیره دنگ سارها دنگ شریعات یک جار موتور الهفلیر گلک موتور تنکارتینان خدا اگر تا هر جهه کی کردستان براورد بکی دگل آکری ممکنه نفس بگیره دفری او پر جوانه نه بله بس اگر بحث جنگه بکی جنگه ها ما گلک باشتره الهمی رخوبه اوی بارزه بحث پالاگاه کرمانه گودی پالاگاه نابنا سبب هنده کو جنگه پیز بید ممکنه پالاگاه نینه برای من جی لبرزان هاتیه ویره مثلا تدزانی دفری وجی گلک باقجه جنگهوی ممکنه هر جهه کی کردستان و کی بارزان باقج بکن والله پێویستە شۆری لەسەر بکرێ بۆ نمونە دەستپێکەکەی داخستنی پاڵاوگە تەفسیکردنیانە ئانی ناکرێت پاڵاوگەکان دابخرێن بەڵام سەوزکردنی ئەو ناوچەیە کە پێویستی بە هاوکاری حکوومەت و ڕێکخراوەکانە لە دەڤەری بارزان لێرەوە سپاسێکن کە جەناوی مەلا مستەفا زۆر ساڵانە ساڵاکی زۆر گرنگ ئەنجام دەدا کە چاندنی بە هەزاران دار لەو دەڤەرەکە ئێستا وەکو دارستانێکی زۆر گەورەی لێ هاتووە لە هەولێریش دەکرێت لە هەموو کۆڵانەکان ممکنه اوی که کاک ملا مصطفى لوی که مثلا فراوان تر بکرێتەوە هەموو کوردستان بگرێتەوە بۆ ئەوی کە بەتاکی چونکە لە شارەکانی بۆ نمونە لە ئەسنەمبۆل ڕامنین لە ناوەندی شارش چەندەهان هەزار دارها یعنی ئەوەش کاریگەرێکی زۆر گرنگی لەسەر کەشەوە دەبێت دەستخۆش برای من فەرموو براگیان مایکەکە بەکێ بەڵێ کاکران زۆر سپاس دەکەم کە ئەو دەرفەتت پێ بەخشین قوربانت بەخێر بێ بە ئێوە دەوڵەمەنا زۆر سپاس ئەوەی کە پێم وایە تەئسیراتێکی تری هەیە لە یەکێک لە هۆکارەکانی ترە کە ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە ئەویش ئۆتۆمبیلەکان ئەتوانین ئێستا بە چاو چەند ئۆتۆمبیلێک لە کوردستان بینین کە بە شێوازی کارەباین بەڵام ئەو کاریگەریەکی تەواو دروست ناکات لە بەرامبەر ئەو هەورە ڕەشێکەوە سەر هەولێرەوە هەیە ناتوانرێ کە وەکو دکتۆر دانە باسی کرد ناکرێت ئێمە سوود لە وزەی خۆر و وزەی کارەباوەڕ بگرین بۆ ئۆتۆمبیلەکانمان تاکو نزیک ببینەوە لەو پلەستان داردەکەی کە بەڕێزیان باسییانە کرد زۆر سپاس دەستخۆش ئەو مامۆستا خۆشەویست فەرموو جەنابەت ویست قسە بکەی با قسەکەی بکە مایکەکەی پێبوو دوایەوە جەنابەت بمبورە پرسیارێکم ئەوەیە کانگڕاز ئێستا کۆمپانیەکانی مۆبایلی زیرەک هەستاون بە لادانی کەلەی شەحن لە بەرهەمەکانیان بە مەبەستی پاکردنەوەی پاراستنی ژینگە ئەمە تا چەند ژینگە دەپارێزێت یاخود تەنها توزاریکردنە بە خەڵکەکەوە بە بەرهەمەکانیانەوە یان تەنها پاراستنی ژینگێ ئەمە والله هەر یەک مەتر کەیبڵ کەمتر باریک بێ ئەستور بێ بێگومان کاریگەری لەسەر ژینگە بێت
چونکە خۆ توێژینەوەکانی ئێوە پێمانەڵێ هەندێک لەو مادە پلاستیکی و نایلۆنانە و پۆلیمەرانە کاتێکە توێنەوە بە چەندین ساڵ کاریگەری ژینگەی هەیە و خاک پیس دەکا و ئاو پیس دەکا بێگومان شتێکی باشە کەمکردنەوەی کەیبڵ بەڵێ ببوورە لە بریەوە وەڵامدا وەڵامەکەم تەواو بوو تەواو کاکڕنس دەست خوشتلەکەم بەڕاستی لە بۆ ڕژاندنیە و بابەتانە پرسی ژینگەیەکێک لەو پرسە گرنگانەی کە پێویستە هەمومان دۆستی بین هەمومان ئاشنایەتی لەگەڵ دروست بکەین و باسی زۆر گرفتیان کرا و بەڕێزانە زۆر کێشەیان کرد هەموو ئەو کێشانە بوونی هەیە و بەڵام هیچ شتێک نییە چارەسەری نەبی کە بە هەڕەشەیەکی وا گەورە ئەکرێت چارەسەری میکانیزمی باشی بۆ ئەو کێشانە لە هەنگاوەکان بە ڕاستی چارەسەر بەدڵنیایەوە نابێ بێمێت بین ئێستا من کۆ باسی کێشەکان ناکەم باسی کۆمەڵێک میکانیزمەکەم دڵنیامە ئەگەر بێتەوە میکانیزمانە بە شێوەیەکی زانستی جێبەجێ بکەین ئینشاڵڵا لە داهاتوودا ئەو کێشانە چارەسەر دەبن یەک بەڕاستی دەبی گەلی کوردستان پێویستی بە شۆڕشێکی هۆشیاری ژینگەی هەیە ئەوە یەکێکە لەو میکانیزمانەی کە ئەماتوانین لە داهاتوودا سوودی لێ بینین و پرسی ژینگە بکرێتە پرسێکی نیشیمانی و بە گرینگەوە سیر بکرێ ئەوە وەکو چارەسەر دواتر باسی هەندێک خۆڵ و خاشاچیان کرد زۆر چارەسەرەکەی زۆر ئاسانە بەهۆی دامەزراندنی دەستگای ڕسایکلینەوە ئەو کۆمپانیانەی کە دێن پاشماوەی خۆڵ و خاشاچ شارەکان و شارۆچکەکان کۆ دەکەنەوە دەستگای ڕسایکلین دامەزرێنن لە گرێبەسەکەیدا یەک لە خاڵەکان بوونیە بێ واتە ئەمە کێشەی خۆڵ و خاشاکن چارەسەر کرد باسی کۆمەڵێک بابەتی دی هەیە گرینگە ژینگە بکرێتە پرۆگرامێکی سەرەکی لە ناوەندەکانی خوێندن لە باخچەی ساوایانەوە تا هەڕەمی زانکۆ بە گرنگیشەوە بابەتەکی سەرەکی بینە کۆکو هەندێک لە بابەتەکان تەنها بۆ ناو لە ناوەندەکانی زانکۆدا بوونی هەیە ئەوە خاڵە زۆر گرینگە کاری لەسەر بکرێ دواتر بەداخەوە کاکرانز ئەوەش ئەکرێ وەکو چارەسەر سەیری بکەین هەیکەلیەتی ئەو جیهەتانەی کە کارەکەن لە بۆ پاراستنی ژینگە لە هەرێمی کوردستان وەکو پێویست نییە بۆ نمونە لە وەزارەتێکی لەم کابینە نوێدا لەبەرەوەی کە ئێمە لە بەردەم هەڕەشێکی گەورە داینەبێت لە دەستەوە بکرێ بە وەزارەت و ئەبێ پۆلیسی تایبەت بە خۆیان هەبێ محتاجی هیچ وەزارەتێک نەبن بۆ جوڵاندنی پۆلیس و بێ دادگای ژینگەی هەبێ کاکڕانز ئێستامە لە شارۆچکەیەک بۆ نمونە هۆبەی دارستانمان هەیە پۆلیسی دارستانمان هەیە پێشمەرگەی ژینگەمان هەیە فەرمانگەی ژینگەشمان هەیە هەمووشیان بڕێتەوە هەر ئەو سەرپێچیانێک کە باس کرا ئەو کێشانە هەر وەکو خۆیەتی کەواتە هەیکەلیەتەکە کێشەیە و دواتر ئەمە دەستەکمان هەیە بە ناوی دەستەی پاراستن و چاکنی ژینگە ئێستا ئەو دەستەیە لە بینای کرێدایە سەدا چەندی ڕێژەی سەبزایی لەو بیناییدا هەیە و یەک بخۆی کرێتیە ڕێنما سەدا چەندی سەوزایی لەو دەستەی هەیە هیوادارم بە دوواداچوونەک بکرێ وەکو خاڵی کۆتاییەک پێشنیار دەستەی ژینگە و لەگە دەستەی گەشت و گوزار ئێستا وەکو دوو دەستەنە هەستەکەم لاوەچیە هیوادارم لە کابینەی داهاتوو و سەرۆکی حکومەت کاک مەسعود بارزانی بیکاتە یەک وەزارەت بە ناوی وەزارەتی ژینگە و گەشت و گوزار وە سوپاس بەخێر بێت دوا تێچێنە وەری دەگرم دکتۆر جەنابیشت بەڵێ سڵاو من ڕێدوان سوڵتان لە کۆلێژی لوبنانی فەڕەنسی بەشی یاسا بەڕاستی کاک دڵشاد ڕووی دەمی حقیقەتەن زۆر لە پاڵاوگەکان بوو ئەوەندە پاڵاوگەمان داخست ئەوەندەمان گرت ساحەبی پاڵاوگەکان ئەدی کە ئەندامی ئەنجومەنی پاڵاوگەکان لە 2010 یەکەم پاڵاوگەی دانا ڕێڕەوی پاشەڕۆی پاڵاوگەکەی بە خاکدا دەڕۆی دەچۆ ژێر ئەرسیتان دەکردنگۆ ئەدی کە تەوقی نەفەس بڕی 120 دروستکرا لە هەولێر ئەنگۆ چیتان دەکرد لە هەموو دنیاە جادە معەلەقە نەفەس بڕ نییە لەمە خۆڵمان هەرداوە لە هەر چاودەورەی هەولێرێ 120مان لەسەر دروست کرد وایە ئێوە چیتان دەکردەوە کاتە زەمن گەیشتە ئەوەی کلااود جنەرەیتەر دروست بکاتن هەوری دەستکرد کە کاتێک باران کەمە ئەمە دوای ئەوەی تووشی سەرەتان و بەرهەمەکانی سەرەتانمان لە بۆ بەرهەم هێنرا لەلایەن پاڵاوگە و سەیارە و بگرە هەتا ئاخیری ئەو کاتە دەرێن ئەوە توش بووین با عیلازی لە بۆ بینەوە ئەدی ئەو کاتەی کە خەریکی پیسکردنی ژینگە بووین دەستە و لێژنەی ژینگە لەکوێ بوون ئێستا کە زبڵ و خاشاچی هەولێر کە دەڕوا و لە کانی قڕژاڵە و لەو دەوروبەرە دەسووتێندرێ و ئەو پاتریە ژەهراویە کە باز دەکەن لە ژێر خاک دەندرێ ئێستا چی دەکەن کار بگاتەوەی هەمومان عمرمان بگاتە 30 ساڵ ئەو کاتە دەرێن عیلازی لە بینەوە سوپاس
قوربانت بەخێر بێ. با جەنابی دکتۆر دواتێچێن. زۆر سپاس کاکەڕنج. بەخێر بێ دکتۆر ئەنوەر. دکتۆرادارم لە ئایندێکی نزیکا بتوانم لە نزیکەوە دەرفەتی تەواوتان بەمە. ئینشاءله زۆر سپاسان دەکەم. حتاکو زۆر لە کاتتان نەگرم کاکەڕنج ئەو هەموو بەڕێزانە کە لێرەیە. پلانێکمان داناوە لە توێژینەوەی دکتۆرا و زۆر توێژینەوەی دیکە لەگەر جەنابی کاک دکتۆردانە بڵاومان کردووە لە گۆڤاری جیهانی خاوەنی ئیمپاکت فاکتەرە. هەمووی لەسەری پارێزگای هەولێرە و چۆنیتی بەڕێوەبردننی ئاوی هەولێر بە تایبەت لەو ساڵانە کە ڕێژەی بارانی کەم دەبێتەوە و ڕووی دەکاتەوە بەسەری پیسبوونی ژینگە و کێشەکانی کە دروست دەبێتە لێرە. لە بۆ ئەو ساڵانەی کە ئاوی بارانی دێتەوە لافاو دێتەوە مۆدلینگمان کردووە بە تایبەت ئەو شوێنانەمان دەستنیشان کردووە کە دەتوانی بەندە کۆمەڵێک بەندا و پۆند و ئاوی گڵ بدەینەوە حتاکو ئاوی خەزم بکەینەوە لە بۆ ئەو ساڵانەی کە ئاوی کەم دەبێتەوە و ئاو بە گراڤیتی یعنی بە شێوازێکی سستێنەبڵ یعنی ئێمە دەتوانین لەگەر وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی ژینگە هەموو ئەو لایەنە پەیوەندیدار دەتوانن خزمەتیان بکەین ئیستیفادە بکەین لەو توێژینەوانە کەوا ئەو ئاوە پێویستی بە پمپینگی نییە پێویستی بە ئینێرژی نییە ئاو بای گراڤیتی یعنی بۆ نمونە ئێستا بەنداوی گۆمەسپان ئاستی ئاوی لە بەنداوی گۆمەسپان ئەلیفێشنی 850 above mean sea level. ئێستا لێرەوە ناو سنتەری شاری هەولێری 450 متر ئەلیفێشنی ئاوی دیفرنسی بەرزترە 450 متر بەبێ پمپ یعنی سیستەمێکی دروست دەکەین کاکەڕنج ئەگەر پمپێکی ئاسان لەوێ دابنێن ماوەیەکی 2 سەعات ئاو دەگاتەوە بە هەولێر شەتداونی دەکەین ئاوەکە بای گراڤیتی بە شێوەی سایفۆن حتى ئەو بەرزایینە کە لەسەر ڕێگەی پایپلاینی هەیە دوای ئەوە دەبێتەوە بە سایفۆن. معنای چییە؟ معنای ئەوە دەبێتەوە بە سیستەمێکی سستێنەبڵ ئەوە نمونەیەکی زۆر ئاسان و زۆر نمونەمان هەیە لە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو طبعا کە ئێمە کێشەی ئاومان چارەسەر کرد زۆر بە ئاسانی توانی کێشەیەکی ئەوەی پیسبوونی ژینگەی چارەسەر بکەیت. بۆ نمونەی دیکە بەنسبەتی ئەوەی وەتەر تریتمنت پلانت لێرەوە بەنسبەتی ئەو پرۆژانێک کە ئێستا دروست دەکرێتەوە حەزمان هەیە لەگەر وەزارەتی ژینگە یان دەستەی ژینگە هەماهەنگی دروست بکەین لەسەری ئەسسمنتی ئینڤایرۆمنتی هەولێر وەکو ئەوەی کە ئێستا سێرچم کردووە زۆربەی ئەو پرۆژانەی کە دروست دەکرێتەوە لێرە حتاکو کولفەی کەم بکەن سیستەمێکی بەکاردێنێن تێکەڵبوونێکی تێدایە بینی ئاوی مەطبەخ و بینی بلاکۆتر ئاوی مەطبەخ زاهی تێدایە بەو خوایە یعنی نزیکی 2 بەرنامە 3 بەرنامەمان لەسەرەوە کردووە. ئەزانی یەکێک لە کێشەکانی حکومڕانی کوردی چییە بەبێ ئیستثنا لە زۆربەی کابینەکانە بەم کابینێشەوە هەتاوەکو ئەزمەکە قوڵ نەبێتەوە نەبێ بە ڕای گشتی هەموو کەسێ هاوار نەکا تەنانەت ماڵ و مناڵەکانی وەزیرەکان و کاربەدەستە گەورەکانی ئەم وڵاتە لە ماڵەوە خۆیان هاواریان لێڵ نەسێ نانە سەرخەت تێگەی ئەوە ئێستش مەسوول لە بەرزەکانی ئەم وڵاتە دیارە نەفەسیان تەنگ بووە بەسەتان نمونە هەناسەیان گیراوە بۆیە بۆ ژینگە بەسەتان نمونە توێژینەوەمان بڵاو کردووە و ئامادەین خزمەتی ژینگەی و وەزارەتی کشت و کاڵی بکەین نمونەیەکی دیکە سیستەمی فایر فایتینگ لەناو بنایەکان. ئەم من ئەزانم تۆ پیاوێکی زانستیت و قسەت زۆر هەیە هیوادارم بە زووترین کات دەرفەتت بۆ ڕەخسێنم لەسەر مەسەلەی وەتەر تریتمنت پلان و لەسەر ئەوەی کە بەهێزی کێشکردن چۆن چارەسەری کێشەی ناردنی ئاوی گۆمەسپانەکەی بۆ گەڕەکەکانی هەولێر دڵنیا بە ئەمە بەرنامەی تۆیە ئەمە پلانمان هەیە عفوا ئەگەر دووکەوانم بدەیت پلانمان هەیە کەوە لە جاتی ئێستا ڕینگی 200 متری کە دروست بکرێت لە ئایندە بکەینە بە ڕینگێکی گرین زۆن بکەینە بە ڕوبەری سەوز ئەو ڕوبەرە سەوزە ئەو لاینەی گۆمەسپانی ڕاکێشین بای گراڤیتی ئاوەکە لۆ خۆی دابش دەبێتەوە لە ناو سپرینکولەر سیستەم. دەستە خۆش بێت هیوادارم بتوانین بەرنامەیەکیش بکەین لەسەر پشتێنەی سەوزایی. زۆر دەمێکە باسەکرێ ئەرێ ئێوە لە زانکۆ هیچ ئەزانن کوێگرێتەوە کوێگرێتەوە دەکە دەستنیشان کراوە زانستیە یەک خولەکەتەیەکی بە وەڵامی کۆتایی یان قسەی گرنگترەدا.
بەڵێ ئەگەر جوابی ئەوەی بدەمەوە بەڕاستیەکەی زانستی نیە چونکە لێرە ئەم پشتێنەی سەوزایی لە هەولێر زانستی نیە؟ من بە زانستی نبینم لەبەرەوەی پرۆژەک هەیە بە زانستیانە ئەم شتە کاریان لێ کردیە لە کۆپ 29 لە باکۆ لە پرزنتێشنێک بە چاوی خۆمان بینیمان من تا ئێستا دەگەڕم لەو داتایانە تا ئێستا حەسڵم نەکردووە کوێت سعودیە سووریا لەسەر ئەو پرۆگرامە بە سەتەلایت ئیشیان کردووە کە پاثوەی بە سەحرابوون و تۆزۆکە بە چێن دەرێدادێ مەفروزە ئێمە ئەو شوێنە بە دەقیقی تەعین کەین بە سومکەچی تەواو بە دیستانسەکی تەواو لۆ ئەوەی نەک ئێمە بەس بۆ جوانی دار بچینین شتەنەی سەوزی مەرجیش نییە چواردەوری شار وەکو شەستی و مەفروزە دایرێکشنەکەی بزانی لە ڕێگەیەکەی ببینیەوە بە چ ڕێگەیەک بیابان و تۆزوبا دەگاتە شاری هەولێرێ چونکە بەو ڕیسێرچەی کە من بینیم کە زۆر معجەبی بووم دەڵێتن ئەمەی کوردستان سەرسام بووی پێی؟ نانە لە باکۆی یەکە قوتابی دکتۆرایە لەسەر ئەو پرزنتێشن ئەمەی کوردستان ئەتوانن بۆ نمونە هاوکاری حکومەت بکەن نووسراوێک ڕێگا زانستیە کە چۆنە بۆ وەزارەتی شارەوانی مەفروزە ئەو داتایانەمان هەبی من ئەو داتایانەم نییە ئەو داتایانە لای ئەو قوتابیە هەیە مەفروزە داتات هەبی لەسەر ئەو داتایە حکوم بدەی لەکوێ نەک بە هەمەڕەکی بە هەڕەمەکی بڵێ من دەمەوێ زۆنێک بە کاملی بیکەمەدار تاکو پرڤنت ینی ڕێگری بگرم لە سەما بە تەسەووری من ڕاستی و دروستیەکەی ئەوەیە تۆ دەبێ دیارە وازحە بە سەتەلایت دیڕاست کراوە ئەو دیڕاستەی بینی لەسەر ئەساسێکی علمی ئەو زۆنە دروستکەی و احتیمام بەو زۆنە بدەی ئەگەر شوێنی کە دەکەوێت سەوزایی دەتانی بیکەی بەڵام مەفروزە بە ڕێگەیەکی علمی نەک بە هەڕەمەکی هەر ئەوها هەمووی بکەیە دارستان دەستەکانت خۆش بێ مامەساعتوانم یەک ڕستەت لێوەربگرم مەمنونە دەبم بەڵێ دەست خۆشبی ئەمن داواکارم لە ملەتی کوردستان بەعام و ئەوانەی جێگریشن لێرە ئەوەی کە مەفهوم بووینە لە وەزعی پاڵاوگا ئەو هانیە قەبارەکە لە خۆی زیاتر گەورە کرایە ئەگەر 150 ئەو هەوای هەولێر پیس بووبی لە 105 ئەمەنینە و ئەمە ئیسفادەی زۆریشمان لە بۆ کوردستان هەیە و ژێرخانی ئابووری کوردستان تەئسیراتی زۆری لەسەرمەیە ئەگەر بودجەی کوردستان زۆری یعنی لەسەر ئەوەی مەدابین دەکرێت ئەمە داهاتی ئەو کوردستان ناوخۆی کوردستان و دەکەین لۆ ناو خۆمان بگەڕێتەوە ئەگەر بەتەمای حکوومەتی عراقبی موچەی فەرمانبەران بەتەنێ بە حکوومەتی عراق دابین ناکرێت یعنی تەئسیراتێکی زۆر عایدیمەیە ولا وڵاتی خۆش ژینگەکەمان پیس مەکەن حەقی موچەتان چییە؟ کاکە ڕەنج نەقەینەرە گوتی ئەتو بەس دەرەی باشین بەس دەرەی باشین خراپیمان هەیە ئەمە خراپیمان هەیە کاکە ڕەزا شەڕیان پێفرۆشەن لە 105 شیەوان نین بە خودای لە 105 ژینگەی کوردستان ئەمە نینە ئەگەر هەموو دەبێت ژینگەی خەیانکەینەوە ئیشیمەیە بەتەکید 105 زیاترە بەڵام پاڵاوگەکان هەتا ئێستا بەس نا 105 نییە بەلای کمی پاڵەکە 150 ژینگەی پیس دەکەن ئەجۆکەن کە سیارە و ئەوکانە مۆلداهلەکان و شوێنە گشتەکانە حکوومەتەڵێ لە 150 ئێوەن تۆڵی لە 105 هەموو پێوەرەکان هۆکارەکان کۆکەیتەوە ینی 150 ئەمە بەتەنێ پیسمان کردووە پشتیوانیە بەڕێوەبەری ژنگەیەگە لە 100 ژینگەی کوردستان پیش بوو بە 150 ئەمە نیوەی ئەمە بین پشتیوانیە کاکە ڕەنج ئەوان لە خۆیانەوە ناڵێن ئەخە نابێت و هۆکاری ژینبوونی پیسبوونی ژینگەی کوردستان 150 بیخی ئەستۆی من ئەخروانی بابەتێکی تر بەرنامەیە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی وا دەڵێ ئەوە نوێنەی حکوومەت وا دەڵێ بەڕێوەبەری ژینگە وا دەڵێ قسەی کۆتایی جەنابەت دووشت یەکەم باسی ڕێژەی سەوزاییتان کرد پێم خۆشە هەم باسی ڕێکخراوەکانی کۆبڵگەی مەدەنیشت کرد لێرەوە هەوڵی دەستگای ڕوانگە بەرز بنرخێنرێکە 6,000 داریان چاند لە سەرجەم پارێزگاکانی عراق کە زیاترینیان با بڵێن لە ناو شاری هەولێر بوو ئەو دارانە داری زەیتونی سپانی کە دەکرێت دواتر بۆ بەرهێنانی تێدا بکرێتەوە دەستگای ڕوانگە لە سەرجەم پارێزگاکانی عراق لە نینەوە لە ئەنبار لە هەولێریش ڕوانگویانە کە دواتر دەتوانرێت ئەوە بۆ بەرهێنانی تێدا بکرێتەوە ئەو دار زەیتونانە دوو پێشنیار
پرسیارێک لە بۆ حکومەت کە باسی سەرچاوەکانی کرد بەس کاگرانزەوە پێمەبڕا باسی تەکنەلۆژیا نەکرا بە وەکو چارەسەرێک بۆ ژینگە دەکرێت ئێستا باسی ڕێنجی کراوەڵە سەرۆکی حکوومەت 4 زۆنی ئێرکوالیتینا ئێر مۆنیتەرینگنا بێشت پێ بڵێم دیسانەوە ئەوانە وەکو پێم گوتر کاگرز بابە لە دوو چارەسەر ڕیشەیەکە بگەڕێن ڕێنجی 200 مەتری وا دروست دەکرێت باشە لە هەر شوێنێک دەڕۆی سوچی کامێرای لێدانرا کامێرای تیژڕەوی لێدانرا مای دەستخۆشیە ئێستا ئای هەیە زیرەکی دەستکرد هەیە ئەو CCTVیانەوە کامیرانە بە دیتێکت بکرێ هەر کەسێک زبڵێک خاشاکێکی فڕێدا بە غەرامە بکرێ مادەم ئەمە ئەوەندا بە غەرامە و بە یاسا دیسپلین دەبێت زۆر باشە بەس خۆزگا و کامێرانە پارەکەی بۆ ئەم و ئەو نەبووە پارەکەی بۆ وڵاتەکە بووە توانێت ئەو لە هیچ شوێنێکی دنیادا هیچ حکوومەتێک لەسەر گۆی زەوینیە کامێرای چاودێریەکەی تیژڕەوی ئۆتۆمبیل بچێتە گیرفانی کۆمپانیا و خەڵکەوە لە بری چاکردنەوەی شەقامەکان و ئەوە هیچ دڵسۆزیێکی تێدا نیە بەڕاستی ئەوە هیچ دڵسۆزیەک نییە بەڕاستی ئەوە لە جەردەی زیاتری چیتر نییە ئیتر هەر کەسێک بێت و هەر کەسێک خاوەنی بێ بەرپرسیارم بەرامبەر بەو قسەیەوە تەحملی مەسئولیت شیەکەم هەتاوەکو ئەو ڕۆژەی ئەو کامێرایانە پارەکێ چێتەوە خزمەتی خەڵکی ئەم وڵاتەوە چێتەوە خزمەتی چاکردنی شەقامەکان هیچ نیەتێکی تێدانی ئەوە تەڵەیە بۆ گیرفانی خەڵک ئەوە جەردەیە ئەوە جەردەیە ئەوە جەردەیە قسەی کۆتایی زۆر سپاس بۆ بەرنامەکەت ئەمە ئەوکو فەرمانگەی ژینگەیان دەستەی ژینگە هیچ کاتێک ڕێگر نابی لە گەشە پێدان و پێشکەوتنی میلەتی خۆمان بەڵام بە شێوەیەکی دۆستی ئەو ئامێرانەکە بەکاردن لەو پێشکەوتن و لە گەشە پێدانەی دۆستی ژینگە بین هیواداریشن ئەو حکوومەتەی لە کابینەی دێم دەستەی ژینگە بتێ وەزارەتی ژینگە بۆ دەسەڵاتی زیاتری بۆ ئەوەی ئیشی زیاتر بکە بۆ پاراستنی چاکردنی ژینگە لە هەوڵەکانتان نامۆفەقە بن سەرکەوتووە بن هەموو بوارەکانی تر بگرێتەوە ئەزانم ئەم ماوەیە ئێوە لە هەولێر لە ئیدارەی خۆجێیی زۆر ماندوون لەبەروی گەیشتۆتە ئاستێ خۆتەزانی مەترسیەکەی کەم نییە هەولێر بەو جوانی و بۆ هەموو خزمەتەوە گەر ئەمەشی پا بکرێتەوە ئەوەندەی تر جێدەستان دیارە بێ و دەستان خۆش بێت بە خێراتی سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان سپاس بۆ بەشداریەوەش مامۆستایانی خۆشەویست گەنجە خۆشەویستەکان دکتۆر و خاوەنی بڕوانامەی ماستەرە بەڕێزەکان کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان هیوادارم ئەوانەی کە هاتوچۆ بەڕێوە بن لەم وڵاتەدا بێن وەڵامی خەڵک بنەوە لەسەر و قسانەی کە ئەڵەم جەردەیە بۆ ئەوەی کە لە هیچ شوێنێکی دنیادا نییە هێشتا شەقامەکانی ڕێکوپێک نەکردبێ چاوە لە گیرفانی میلەتێکی بێموچەی میلەتێکی قوڕبەسەر بێت بچی غەرامەیەکی زۆر دابنەی بچی تەڵەیان بۆ دابنی ئەوە تەڵەیە شتێکێ پێڵەن مردن ئەو پارەیە چۆن نەتوانن کە خزمەتی وڵاتەکەی پێ ناکەنەوە کۆمپانیای بۆ دابنێن هەڵی بگرنەوە ئەو میلەتە ئەمانە هەمووی لە دڵیا بێ بەقین هەموویە بێ بە داخ یەک فرسەتی بۆ هەڵکەوێ هەمووی بۆ کۆمپانیانە ڕژێتەوە بابزانم میلەتێک دروست بکەن کە خۆشەویستیە بێ بۆ نیشتیمان نەک ڕقی لە کەرتی تایبەت بێت خواحافیز بە خێراتن سەرچاوم